بینەرانی عزیز سڵاتان لێ بێ و بەیانیتان باش خۆمان بە خۆشحاڵە زانی کە ئەمڕۆژ بە یارمەتییا و کاران و با کۆمەڵێ بڕگۆ بابەتینەوە بینۆمیانی ماڵەکانتان بۆ هیوای کاکوی پرۆگرامی ئەمڕۆمان و ئەو بابەتانی کە بۆمان ئامادەکردوون بە دڵی هەموو لایەکتان بێت و سوودێک لە پرۆگرامەکە ببینن و هەموو لایەکتان نەشساق و تەندروست باش بن. خۆشەویستان لە پرۆگرامی ئەمڕۆماندا دوو بابەتی سەرەکیمان بۆ ئامادە کردوون. یەکێک لەو بابەتانی کەم ڕۆگەفتوگوی لەسەر دەکەین باز لە ئەرکی بەرپرسیارەتی دەکەین کە بێگومان هەمیشە بیستومانە و بینیومانە کە کەسانێکن زۆر هەست بە ئەرکی بەرپرسیارەتیەکەن یاخود زۆر هەست بە بەرپرسیارەتیەکەن چ لەو کە لەو شوێنە بێ کە کاری لێ دەکات یاخود بەرامبەر بە لەو ژینگەیە بێ کە تیایدا دەژی یاخود بە بەرامبەر بە هەر شتێک بێت بە دەوروبەرەکەی بێ یاخود بە شێوەیەکی گشتی ئەگەر بازارکی بەرپرسیارەتی بکەین و بە پێچوانەشەوە کەسانێکن کە هەستی بەرپرسیارەتیان نییە و بە تایبەت لەم بارودۆخی ئێستاشدا کە ڤایرۆسی کۆرۆنا لە ناوە کەسانێک دەبینی کەسی بەرپرسیارەتیان زۆرە هەمیشە ڕێنمایی دەوروبەرەکەیان دەکەن لە پێناو خۆپاراستنیان و لە پێناو پاراستنی ئازیزانیاندا وەڵام بە پێچوانەشانەیە کەسانی وا هەن کە هیچ ئەرکێکی بەرپرسیارەتیان نییە و لە هەمان کاتا باز لەوەش دەکەین کە چی بکەین و چۆن و بە چ شێوازێک تاکێکی بەرپرسیار پەروەردە بکەین ڕۆڵی خێزانەکان چی دەبێت لەوەی کە تاکەکانی کۆمەلگا یاخود منداڵەکانیان بە شێوەیەکی گشتی وا لێ بکەن کە کەسێکی بەرپرسیار بن هەست بە بەرپرسیارەتی بکەن. کەمە دواتر پسپۆڕێکی دەرونی لەبارەوە گفتوگوی زیاترمان بۆ دەکات و زانیاری زیاترمان دەدات یەکێک لەو بابەتانی کە ئەمڕۆ گفتوگوی لەسەر دەکەین باز لە ڕۆڵی خێزان دەکەین لە فێرکردنی ئەلفوبێی کوردی یاخود بڵین پیتەکان یا ژمارەکاندا کە بێگومان ماوەیەکی زۆر یاخود بڵین هەر لە کۆتایی مانگی دوانێ سەرجەم ناوەندەکانی خوێندن داخراونەوە تا ئێستاش دەتوانین بڵین بە شێوەیەکی بەردەوام نەکراونەتەوە تەنها قۆناغی 12 دەتوانن سەردانی خوێندنگەکان بکەن لەگەڵ قۆناغی 1 و 2 ئەویش بە هەمیشەی نییە یاخود بڵێ لە هەفتەیەکە چەند ڕۆژێک دەتوانن ئەمە چ کاریگەریەکی دەبێت بە شێوەیەکی گشتی لەسەر خوێندکاران و لەسەر داهاتی خوێندکاران بە تایبەت قۆناغی 1 و 2 سەرەتایی ئەگەر باسکەین قۆناغی یەکی بنەڕەتی کە تازە چوونەتە خوێندنگەکان بۆ خوێندن ئەمانە چی بکەن دایکان و باوکان لەم کاتەدا ڕۆڵیان چی دەبێت لە سەرەتادا یاخود بڵین لە ڕابردوودا دایمە باسەوە کراوە کە ئەرکی فێرکردنی ئەلفوبەی کوردی یاخود خوێندنی سەرەتای خوێندن گەڕاوەتەوە بۆ خوێندنگەکە و بۆ مامۆستاکان بەڵام لەم کاتەدا لەم بارودۆخی ئێستادا کە ڤایرۆسی کۆرۆنا لە ناوایە و ناوەندەکانی خوێندن نەکراونەتەوە و داخراون ئەرکەکە بێگومان ئەگەڕێتەوە زیاتر بۆ دایکان و باوکان کە لە پێشتریشدا دایکان و باوکان هەمیشە هاوکاری مامۆستایان بن لەوەی کە زووتر یان باشتر بتوانن ئەو وانانەی کە پێیان دەدرێت یاخود لە پیت و لە ژمارەکاندا بتوانن فێر ببن. بەڵام لەم کاتەدا ئەرکەکە زیاترەکەوێتە سەر دایکان و باوکان بە تایبەتی لەم کاتەدا ئەوان ئەتوانن چی بکەن یاخود چۆن ڕۆڵیان ئەبێت لەوەی کە فێری ئەلفوبەی کوردی و پیتەکان و ژمارەکانیان بکەن و باسێکیش لە ئەو خوێندکارانە دەکەین کە بە ڕێگەی ئۆنلاین وانە دەخوێنن ئەم ڕێگەی ئۆنلاینانە ئەو مناڵانەی کە تەمەنەکان هێشتا نەگەیشتۆتە ئەوەی کە خۆیان بتوانن داخڵی بەرنامەی ئۆنلاین ببن و بتوانن وانە بخوێنن ئەوان دایکان و باوکان ڕۆڵیان چی دەبێت لەوەی کە فێریان بکەن چۆن بتوانن بە ئۆنلاین وانە بخوێنن بۆی کە لەسەر ئەم بابەتە بە وردی گفتوگۆ بکەین ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە میوانداری مامۆستا مەحموود باجەلانمان کردووە کە بە ڕێزیان سەرپەرشتیاری پەروەردەین مامۆستا مەحموود سڵاو لێبێ و بەیانیت باش سڵاو لە ئێوە سپاسانەکەم بەیانی ئێوە بینەرانی بەڕێز باش سپاس بۆ ئامادەبوونت مامۆستاڕۆک و لە پێشێکەکەشە باسم کرد هەتا ئێستا ئەرکی فێربوونی ئەلفوبەی کوردی زیاتر گەڕاوەتەوە بۆ خوێندنگەکان و بۆ مامۆستاکان جگەلەوەی کە دایکان و باوکان هاوکار بوون بەڵام لەم کاتەدا کە خوێندنگەکان نییە ئەم ئەرکە زیاتر بێگومانە گەڕێتەوە بۆ دایکان و باوکان و بۆ خێزانەکان ئەوان چی بکەن و چۆن و بە چه شێوازێک فێریان بکەن زۆر ڕاستە سپاسانەکەین بێگومان ئێمە لەم بارودۆخەیە کە ئێستا خوێندنگەکان بەداخەوە کاریان تیا ناکرێ بەهۆی هەلومەرجە تەندروستیەکان و هەندێک هەلومەرجی تریش کە دۆخی هەرێمی کوردستان پێیە پاڕێ لێرەدا با بڵێن گوشاری سەرەکی دەکەوێتە سەر دوو پۆل لە قۆناغی خوێندنە ئەوش پۆلی یەکە لەگەڵ پۆلی 12 خۆشبەختانە ئێستا پۆلی 12 دەوامی ئاسایی خۆیانەکەن بە پابندبوون بە ڕێنمایە تەندروستیەکانەوە ئەو ڕێکاریانەی کە وەزارەتی تەندروستی و وەزارەتی پەروەردەش داخوازی کردووە بەڵام ئەوەی هەیە کە ئێستامە لە پارێزگای سلێمانێ تاکو ئێستا لە خوێندنگە حکوومیەکانە
پۆل 1 و 2 دەوامیان نەکردووە. تاوان بە گوێرەی داواکاریەکانی وەزارەتی پەروەردە دەبێت پۆل 1 و 2 لە ناو قوتابخانەکانە بە شێوەیەک کە پابند بن بە ئەو ڕێنمایانی کە پیان سپێدراوە جێبەجێکەن ئەگەر ئەوە جێبەجێ بکرێت بڕێکی زۆر لە ئەرکەکانی خێزان کەمتر ئەبێتەوە و خێزان ئەتوان هاوکار بن. بەڵام لەم بارودۆخەدا کاتێکە وا ئێستا بەرەو کۆتایی مانگی دەچین و خوێندکارانمان لە پۆلی 1 و 2 لە قوتابخانەکانە دەوامیان نەکردووە بەڕاستی ئەبێ خێزانەکان هەست بەو بەرپرسیارەتیە بکەن کە زۆر گرنگە خوێندکارەکانیان ڕابهێنن لەسەر ئەو بابەتانی کە پێویستە فێر بکرێن. ئەمیش بێگومان پێویستی بە کۆمەڵێ ڕێکار هەیە کە خێزانەکان بگرنە بەر بۆی کە چکە خوێندکارێکی پۆلی 1 بە تایبەتی ئەوانەی کە لە باخچەی مناڵانەوە نەهاتوون هیچ باڵێن بنەمایەکی فێربوونی ئامادەسازیان بۆ فێربوونەکان نییە. لێرە خێزان پێویستە سەرەتا کۆمەڵێک ئامادەسازی بۆ خوێندکارەکان دەستەبەر بکە ئەگەر خوێندکارەکە لە باخچەی مناڵان بوو بیاخودنا لەوانە بۆ نمونە هاندان لە ئەو هەلومەرجانەی بۆ بڕەخسێت کە مناڵێک تیا بتوانێت فێر ببێت. دووەم دەستەبەرکردنی ئەو پێداویستیانی کە مناڵ بەهۆیەوە ئەتوانێت فێر بێ وەکو بۆردە وەکو ماجیکە بۆ نمونەوەکو با بڵین ئەو کارتانەیە کە پیتەکانی تایە یاخود ئەو بابەتانەیە کە پەیوەندن بەوەی کە مناڵێک بتوانێت وەکو یاریکردن ئەم بابەتانە بەکار بهێنێ. ئەمە لە کاتی دابینکردنی پێداویستیەکانە بەڕاستی ئەرکێکی تر ئەکەوێتە سەر شانی خێزان و ئەو کەسەی کە بڵێن ئاستێکی خوێنەواری هەیە لە ناو خێزان چکە ڕەنگە هەموو خێزانەکان دایک و باوک ئەو ئاستە خوێنەواریان نەبێ لەو ئاستیا بن کە بتوانن هاوکاری خوێندکارەکان بن. ئەوان چی بکەن مامۆستا؟ لێرێ بەڕاستی ئەمە ئەو وانانی کە بە شێوەی ئەلکترۆنی لە تەلەڤیزیۆنی پەروەردەیە پەخشە کردەوە لە با بڵین لەو پێگەیی کە دانراوە بۆ کە ئیوانە لە وەزارەتی پەروەردەوە وانەکانی تایە وانەکانی پۆلیەکیشی تایە بێگومان سوود وەربگرن لەو وانانە. ئەم وانانە بە شێوەیەکی بینینی بۆ خوێندکارەکان فێر بکرێن پاشان ئەو کتێبەی کە ئێستا لە بەردەستایە کتێبی خوێندنی کوردی لە پۆلێکە کتێبێکی پڕبایەخەوە پڕچالاکیەوە هەمەلایەنە تەواوکارە بەڕاستی بە دوو جۆر ئێمە ئەتوانین ئەو کتێبە بەکار بهێنین. جۆری یەکەم ناساندنی پیتەکان واتە شێوە دەنگی پیتەکەیە گرنگە کە ئێمە بە خوێندکارەکانی فێر بکەین چ لە ڕووی بینینی وانەکانەوە پاشان هاندان و بەکارهێنانی لەلایەن کەسێکی ناو خێزانەکەەوە لەگەڵ مناڵەکەیە بە شێوەیەکی زۆر پۆزتیڤ و پەروەردەیانەکە ئێمە لە هەفتەیەکە ئەتوانین دوو پیت بە خوێندکارەکە بناسیێنین لە ڕووی دەنگ و شێوەوە و پاشان ئەو چالاکیانی کە لە کتێبەکەیە هەیە چالاکی پڕبایەخن و بە شێوە دانراون کە لەگەڵ هەموو ئاستەکانی هەموو مناڵەکانە ئەگونجێن بە پەروەردەی تایبەتیشەوە واتە چالاکی تیا پیتەکان لە ناوشەیە بەکارهێنێ چالاکی تیا پیتەکان ئەدۆزیێتەوە بەڵام بە شێوەیە کە بۆ ئەوەی ئەم چالاکیانە بە شێوەیەکی پوخت و باش بەکاربێن کۆمەڵێک ڕێکار هەیە ئەبێ خێزانەکان بیگرنە بەربەڕاستی. یەکەم لە ڕێگای پەیوەندیکردن بە مامۆستای قوتابخانەکەەوە لە ڕێگەی پەیوەندیەوە ئێمە ئەتوانین ئەو ڕێنمانەی لە مامۆستای تایبەتی مامۆستای ئەلفبێکە یا مامۆستای کوردیەکە وەربگرین کە ئێمە چۆن ئەم چالاکی و ڕاهێنانە بە مناڵەکان ئەنجام بدەین. خاڵێکی تر لە ڕێگەی ئەو گروپانەوە کە لە قوتابخانەکانە بۆ مناڵاندا ئەنرێن ئەمە بێگومان لە بازنی یەکەمە پۆلیەک و دووسێ بەڕاستی ئەبێ کە سوکاری مناڵەکە ئەم گروپانە بەڕێوەبرن و ئاگاداری گروپەکان بن چونکە ئەوان لەو حاڵەتەیە ڕەنگە خۆیان نەتوان تۆڕە کۆمەڵاتیەکان یاخود گروپەکان بەکاربهێن ئەو ڕێنمانەی کە مامۆستایان لە گروپەکانە بڵاوی ئەکەنەوە بۆ فێربوونی پیتەکان و شێوازی فێربوونی پیتەکان بتوان بە شێوەیەکی هێمن و لەسەرخۆیی لە ماڵەوە جێبەجێ بکەن یاخود ئەگەر هەرموو ئەمانە نەبوو لە ڕێگەی ئەو پسپۆڕانەوە کە با بڵێن خێزانەکان دەستیان پێگە و شارەزان لە فێرکردنی وانەوتنەوەی پیتەکان ئەو ڕێنمایانە وەربگرن چونکە بەڕاستی لە خێزانە بەبێ وەرگرتنی ڕێنمایی پەروەردەی گونجاو بۆ وتنەوەی وانەکان ڕەنگە بە شێوەیەکی پۆزتیڤانە نەتوان ئامانجەکان بگەێنن بە تایبەتی لە پۆلیەک و دووە ئەگەر هاتوو بە شێوازێکی گونجاو و پەروەردەیانە ئەم هەنگاوانە نەگرێتە بە ڕەنگە دەرئەنجامی سلبی هەبێ نەگوست دەرەنجامی ئیجابی بەوەی کە گوشارکردن لە خوێندکارەکە لە هەفتێکە چەند پیتێ فێر بێ یاخود وشەیە بخوێنێتەوە دەتوانێت ئەوانە بێ ئەبێ ئاستی قوتابیەکە و فێربوونی قوتابیەکە جیاواز بێ لە کەسێکەوە بۆ کەسێکی تر لە بەرچاو بگیرێن. باشە مامۆستا مەحموود ئەمانەی کە بەڕێزت باسی کرد زیاتر بۆ خوێندکارێک یاخود مناڵێک کە بێ کە دایک و باوکیان یا ئەوە تا خوێنارێکی باشیان هەبێت و خوان بتوانن فێریکەن یان ئەوە تاگە خوێناریان نەبێ بتوان لە ڕێگەی
ئەتەرنێت و یاخود ئەو بابەتانی کە بڵاوکرێتەوە ئەی ئەگەر لە گوندێکدا بێت کە نەتوانێت ئەتەرنێتی تیادابین بکرێت و دایک و باوکەکەش خوێنوارێکی وان نەبێت ئەو کاتە ئەوان ئەبێت چی بکەن ئەبێ دەستیان بکاتە پسپۆڕێکیان چی بکەن بێگومان لە هەموو قوتابخانەکە لە هەموو گوندێکە قوتابخانە هەیە لە هەموو قوتابخانەیەکە مامۆستای بابەتەکانیشمان هەن ئیتر چۆ بە شێوەی وانە بێژ بێت هەمووی دابین کراوە چ بە شێوەی مامۆستای دامەزراو بێت بێگومان لە گوندەکان یاخود ئەو شوێنانی کە بڵێن ئەبێ پەیوەندی کرێ بە مامۆستای قوتابخانەکەیەوە بۆ ئەوەی ئەو ڕێنمایانیان پێ بدرێ بەڵام ئێمە کێشەکە بەڕاستی لێرە لەسەر ئاستی خوێنەواری و نەبوونی خوێنەواری نییە بە شێوەیەکی گشتی دوو ئاڕاستەی پێچەوان یاخود نێگەتیڤن کە ئێمە ئەمانوێ وەکو پێشنیارێک بۆ بینەرانی بەڕێزڕاستی بکەینەوە یەکەم خوێندنی ئەلکترۆنی ئەو بارپرسیە نییە کە تەسەورێکرێ لەلایەن خانەوادەکانەوە کە مناڵ نەتوانێت بەکاری بهێنێ یاخود وا تەسەورەکەن خوێندنی ئەلکترۆنی پێویستی بە کۆمەڵی ئامێری گرانبەهای ئەلکترۆنیە بێ نەخێوان نییە ئێمە هەر بە تابلێتێک کە بای 20,000 دینار بێت خوێنکار ئەتوانێت ئەو خوێندنە ئەلکترۆنی ئەو وانانە لای خۆی ببینێت و بڵێن گەنجینەیشی کات و جارێکی تر ببینێتەوە کەواتە ئامێرەکان لێرە ئەکرێ دەستەبەر کرێن بەڵام ئەگەر خێزان بێوێت ئەم ئامانجانە بەدیبێنێ گرفتی ئێمە لەوەی خێزانەکان هەندێکات بەکاریان نەهێناوە تەجروبەیان نەکردووە بەبێ ئەوەی کە ئەمە تاقی بکرێتەوە بە گوێرەی ئەو پرسیارانێک یاخود ئەو سەرنجانێکی ئێمە وەرمان گرتووە خێزان بەکاری نەهێناوە ئەڵێ ناتوانم بەکاری بێنێ مناڵەکەم ناتوانێت بەکاری بێنێ بەبێ ئەوی تەجروبی کات دووهەم بەڕاستی ئێمە لە ساڵانی پێشوشە کە قوتابی لە ناو قوتابخانەیە بووە قوتابخانەکانی ئێمە تەواوکار نەبوون واتە هەموو ئامانجەکانی فێربوون لە ناو پۆل و قوتابخانەی بەدی نەهاتووە هەمومان ئەزانین گرفتی گەورەی خێزانەکان ئەوە بوو کە بڕێکی زۆر ئەرکی ماڵەوە لەسەر شانی خوێنکارەکە بۆ کە لە ماڵەوە جێبەجێ بکە واتە پۆلەکانی ناو قوتابخانە ئەگەر خوێنکار لە ناو قوتابخانەشا بێ هەر ئەوەنە فێر بووە کە ئێستا لەوانەیەکی ئەلکترۆنیەوە لە خوێنکارەکە ئەی بینی و فێریە بێ باقی ئەرکەکانیتر لەسەر شانی خوێنکار خۆی بووە لە وڵاتی ئێمەیە بازەکەم لە جیهانە ئەرکی ماڵەوە زۆر کەم بووە ئەتوان بڵێم خوێنکاری ڕەنگە لە 24 ساعتە 40 خولێکی نەبوو بێ بۆ ئەرکی ماڵەوە بەڵام ئێمە خوێنکارە 5 کاتژمێر لە قوتابخانەیە بوو بێ 5 کاتژمێرش لە ماڵەوە پێویستی بوو بۆ کە ئەرکی قوتابخانە جێبەجێ بکاتەوە هۆکاری ئێمە بۆچی گەڕێتەوە هۆکاری ئەوەیە کە ئێمە بەڕاستی تواناکانی فێر بوون چ لە ڕێگەی ئەوەی کە توانای گەیاندنەکان لایەن مامۆستا و بەشێوەی گونجاو دەستەبەر نەبوو چ پۆلەکانمان لە ئاستی گونجاوە نەبوون چ بابەتەکان بە شێوازێک نەبوون کە ئێمە توانین لەناو پۆلە بەکاری بێن بابەتەکان قەباری بابەتەکان لە ژمارەی ڕۆژەکان و لەناو پۆلەکە گەورەتر بووە ناچار ئەوە بوو کە خوێنکار لە ماڵەوە بەشێکی بابەتەکان تەواوکار بێ ژمارەی خوێنکارەکان لە پۆلەکانە بە جۆری قەرەباڵغ بوون کە مامۆستا دەرفەتی ئەوە نەبووە کە ئامانجەکانی فێربوون لەسەر هەموو خوێنکارەکان دابینکە کەواتە بەڕاستی ئێستا من وای ئەبینم کە خوێندنی ئەلکترۆنی دەرفەتێکی زۆر باشترە لە بەردەم قوتابیە چونکە ئەو بابەتە ئەتوانێ یەک جار بە ئەنتەرنێت بەکاربێنە لای خۆی سەیڤیکە کاتێک کە گەنجینەی کردو بەکارهێناوە چەند جارێکتر بیبینێتەوە دوای ئەوە هەندێک بابەتمان هەیە خوێنکار لە 100% ئەرکی خۆیەتی کە وەکو بابەتە کۆمەڵایەتیەکانە بابەتی پەروەردەیەکانە پەروەردەی ئیسلامی نیشتیمانیە خود مەدەنیە یا هەتە بابەتە زانستیەکان ئەبێ خوێنکار خۆی کۆشش بکات و بیخوێنێتەوە بەڕاستی هەتا لی قوڵ نەبێتەوە خۆی نەیخوێنێتەوە هەرچەنە ئێمە لەگەڵ ئەویانین خوێنکاری ئێمە لەبەرینەکە ناتوانێت ئەو ئاستانە بەدیبێنێ کەواتە بڕێکی زۆری کەوتوتە سەر خوێنکارەکە خۆی بەڵام ئێمە گرنگە بەلامانەوە ئەو بۆچوونە نێگەتیڤە لە خێزانەکانە دەربێن چکۆ خێزانەکانی ئێمە بەڕاستی چ بە شێوەی ڕاستەخۆ چ بە شێوەی ناڕاستەخۆ هەمیشە ئەوەیان بەگوێی مناڵەکان یاخود خوێنکارەکانیانە کە دەرئەنجامی خوێندن باش نییە یاخود ئەم بابەتانە خوێنکار ناتوانێت ئەنجامی بە یا دەرئەنجامەکانی خوێندن بەو شێوە بەدی نایەت ئەم خوێندنەوەکەی نابی بە هیچ بەداخەوە ئەم بۆچوونە نێگەتیڤانە وای لە مناڵ کردووە کە خۆی حەزێکی خۆی بۆ فێربوون لەلایە دروست نەبێ ئێستا بابەتێکی پێوترێ فێربوونی خودی لە جیانە زۆر کاری لەسەرەکەی ئەتعلیم و ذاتی کە خوێنکار بەڕاستی ئەبێ خۆی فێرکە لە هەموو قۆناغەکانە خۆی بە دوای سەرچاوەکانە بگەڕێ خۆی بتوانێت توانستەکانی خۆی پەرە ئێمە هەندەریان دایکان و باوکان زۆر ڕخنیان لەوا گرتکانوت کاتێ مناڵەکە مەگەر بە لە خوێندنگە وانەی بخوێندایە پرسیارێکی هەبووە مامۆستاکەی توانی وەڵامی باتەوە بەس ئێستا گەر بە ڕێگەی ئەلکترۆنی بێ و کاتە چی بکەن و کێ جوابی باتەوە ڕێگە زۆرە بەڕاستی ئەمە نەک لای ئێمە لە هەموو جیهانەوەیە بۆ نمونە ئێستا ئەوەنە ئاگدار بین لە هەموو وڵاتەکان ئێستا ئەمە پەیڕەو ئەکرێ لە ڕێگەی پەیوەندی ڕاستەخۆ هەروکوتمان هەموو مامۆستایەک ئێستا ئامێری پەیوەندی هەیە دەکرێت مامۆستاکان ڕێنمایی بدەن بە خوێنکارەکانی لەسەر ئەو بابەتانی کە پرسیاریان هەیە پاشان گروپەکانی ناو قوتابخانە
زۆربەی زۆری قوتابخانەکانی ئێمە خاوەن لاپەڕی خۆیانن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەمە یاخود گروپی تایبەتن بە قوتابخانەکەی خۆیان ئەکرێ لێرە پرسیارەکان بکرێ وەڵام وەربگیرێ ئەکرێ لەنا ئەو گروپانی کە تایبەتن بە پۆلەکان بۆ نمونە من مامۆستایەکی کوردی بڵێن پۆلی 6 بنەڕەتیم گروپێکم داناوە بۆ خوێنکارەکانی خۆم لە گروپەوە خوێنکار پرسیارەکات مامۆستا ئەتوانێت وەڵامی باتەوە یاخود هەندێکات با بڵێن لە ڕێگەی ئەو سەردانیکردن بۆ قوتابخانەکە بە تایبەتێکر قوتابخانەکە وەکو قوتابخانەکانی دەرەوەی شار ژمارە خوێنکارەکانی لە ئاستی پێویستە بن یاخود گوندەکان کە ژمارە خوێنکاری زۆر کەمە ئەکرێ دایکان و باوکان سەردانی قوتابخانەکە بکەن و ڕێنمایەکان یاخود وەڵامی پرسیارەکان لە گروپی چەند کەسیە کامە لە ڕێنمایەکانی وەزارەتی پەروەردە شاهێت 4 کەسی یاخود 5 کەسی خوێنکارەکان سەردانی قوتابخانە بکەن و وەڵامەکانی وەربگرن. بەڵێ مامۆستا مەحموود لێ یەکەم ڕێنمایە کە بەڕێزت ئاماژەت پێکەوت دانان یاخود دابینکردنی هەلومەرجێکی گونجاوە بۆ منداڵەکە بۆ خوێندکارەکە ژینگەیەکی لەبەر پێم خۆشە باسێک لەو ژینگەیە بکەیت ئەو شتانەی کە پێویستە بۆ خوێندکاریاک بۆ مناڵێک دابین بکرێت چیە هەلومەرجەکان چیەگرێتەوە بەڕاستی لێرەشە ئەمانێ جارێکی تر ئەوە جەخت بکەینەوە دابینکردنی هەلومەرجی گونجاو مانای قەبارەیەکی گەورە لە دابینکردنەکان نییە چونکە ئێمە وای ئەبینین کە دوو جۆر ژینگە هەیە ژینگەیەکی بڵێن ئەم ژینگەیەکی ئێمە تیا ئەژین لەو ئەدەواتانێکی لە دەوروبەرمان ژینگەیەکی معنەویە کە لە ناخی ئێمەیە هەیە و ئامادەسازی بۆ ئەکرێن زۆر گرنگە یەکەم ئێمە ئەو ژینگە معنەویە ئەو ژینگە بڵێن ڕۆحیە بۆ خوێنکارەکانمان دابینگەن لە هاندان لە بڕوا بەخۆبوون لە گرنگیدان بۆی کە خوێندنەکەی بەلاوە گرنگ بێت ئەمە زۆر گرنگە پاشان ئێمە ئەتوانین ئەگەر قەباری خوانەکانی زۆر بچوک بێت زاویەک تەرخانکەین بۆ مناڵەکە کە ئەمە چونکە بەڕاستی دابینکردنی ئەو هەلو مەرجانە جۆرێک لە چێش بە مناڵەکە ئەبەخشێکە خاوەن ئەم بۆردەیە خاوەن کۆمەڵێ ماجیکە خاوەن کۆمەڵێ لە کاغەز ئەتوانێت بەکاری بهێنێ ئەم بابەتانە ئەگەر هەلومەرجەکان لەبار بن دەکرێت لە ژوورێکا بن ئەگەر هەلومەرجەکان لەبار نەبن ئەکرێت لە زاویەکی خانۆکە بێ چونکە ئەگەر مناڵ بڵێن ڕفەیەکیشی بۆ دابێ ناوی بنی کتێبخانەی مناڵەکە چێژی هەر هەیە بنسبەت ئەو مناڵەوەکو لایەنێکی گرنگ بەکاری ئەهێنێ کەواتە ئەو هەلومەرجانی کە زەرورن بۆ فێربوون ئەو ئەدەواتانەیە کە یارمەتی مناڵەکە هەیە بۆ فێربوون دەستەبەر بکرێ لەگەڵ پاڵپشتیکردن و بەدەوداچوونی بەردەوام لایەن خێزانەکە بۆی کە با بڵێن ئاستی باڵانسی معنەوی و مناڵەکە دانە بەزی و هەمیشە لە بەردەوام بوون و لە گرنگی پێدان کەواتە بە شێوەیەکی گشتی خێزانەکان ڕۆڵی بەرچاویان هەیە لە بەرەو پێشوونی خوێندکارەکانیان بە دڵنیاییەوە ڕۆڵی کاریگەریان زۆر باشە مامۆستا ئەگەر باسێک لە خوێندنی ئۆنلاینەکان بکەین بۆ ئەو خوێندکارانەی کە ڕەنگە ئەوەی بۆ هەمویان ئەزمونێکی تازەیە بێگومان بەسەر خوێندکارانی کە خۆیان ناتوانن داخلی پرۆگرامە ئۆنلاینەکان بن ئەوان چی بکەن دایکان و باوکان چی بکەن بۆ بابەتە چۆن بتوانن کە مناڵەکانیان فێرکەن ئایا ئەبێ هەمیشە هاوکاریان بن یاخود تەنها لە سەرەتاوا پێویستەکە فێریان بن بۆی کە مناڵەکە پشت بەخۆی بەسێ خۆی بتوانێت ئەوە بکات ڕاستە طبعا ئێمە ئەو دووشەمکەش لە یەکجیا بکەین و خوێندنی ئۆنلاین و خوێندنی ئەلکترۆنی جودان لێ چونکە خوێندنگە ناحکومیەکان و ئەهلیەکان خوێندنی ئۆنلاینان هەیە ئۆنلاین واتە بە بگوێرەی بەرنامەیەکی بۆ داڕێژرا و هەروەکو ناو قوتابخانە ڕۆژانە بۆ نمونە ئەمە هەر قوتابخانە بۆ خۆی جیاوازە بڵێن لە کاتژمێر 8 بۆ کاتژمێر 12 ملزمە ئەم خوێندکارە لەسەر شاشەکە بێت و بە شێوەی لایڤ وانە ئەخوێنێت وەکو لە ناو پۆلا بێت بەڵام خوێندنی ئەلکترۆنی ئەوەی کە بەهۆی ئامێرێکی ئەلکترۆنیەوە خوێندکار بابەتە تۆمارکراوەکان وانە تۆمارکراوەکان ئەبینێت بێگومان لێرە ڕاستە هەموو خوێندکارێک ڕەنگە نەتوانێت ئەم هۆکارە هەمیشە بەکار بهێنێ بەڵام خوێندنی ئەلکترۆنی ئیجابیەتەکەی لەوەیە کە ئێمە لە ڕێگەی تەلەڤیزیۆنەوە پەخشەکرێت و لە ڕێگەی با بڵێن بەشی تەلێگرامی تەلەڤیزیۆنی پەروەردەی لەوێشە هەموو وانەکاندا ئەنرێتەوە لە ڕێگەی پەیچەکەی شۆدا ئەنرێتەوە ئێستا زۆربەی ئامێرەکانی سەتەلایت ئەتوانین بە فلاشێک پێی ڕەت بکەین و ئەوانانە خەزن بکەین لای خۆمان کەواتە ئەکری ئەوانانە یەکجار بڵێن لە فلاشێکە یاخود لەسەر دیڤیدێک لەسەر بابەتێک خەزن بکرێت خوێنکارەکە یەکجار ئەتوانێت ئەو بەرنامەدا ئەو وانانە دابەزێنە لە لای خۆی یا بۆی دابەزێنە لەسەر بابەتێک هەموو وانەکانی ساڵەکە لەوانەیە لە فلاشێکی بچووکە جێگەی ببێتەوە کەواتەی بە یەکجار دابەزاندنی ئەوانانە ئێمە ئەتوانین کەرەستەی بە هیچ نەبێ وەرزیەکەم یا هەردوو وەرزەکە بخینە بەردەم خوێنکارەکە بەڵام بە بەرنامەیەکی دیاریکراو خوێنکاران سێری وانەکان بکەن کە بۆ نمونە
ئەگەر ئێمە بابەتی کۆمەڵایەتی وەربگرین لەگەر لە هەفتەکەیە چوار وانەی هەبووە ئەبێ خوێندکارەکەیش لە هەفتەیەکە چوار وانە تەماشا بکە نەک ئەوەی کە بڵین ڕۆژێک دەوانە تەماشا بکە زیاتریان کەمتر ئەم بەرنامە زۆر گرنگە بە گوێرەی ئەو خشتەیە کە لە قوتابخانە خوێندوێتی ڕۆژانە بابەتێکی کوردیە بابەتێکی بیرکاری یاخود ئەمانە ببینێ وەیەکی تر لە ئیجابیەتەکانی بە خوێندنی ئەلکترۆنی ئەوەی خوێندکار دەتوانێت بە گوێرەی کات و دەرفەتی خۆی بەکاری بهێنێ ئەتوانێت چەند جاری دووباری بکاتەوە کەواتە بە خەزنکردنی ئەو بابەتانە لای خوێندکارەکە خۆی سەرچاوی هەموو ساڵەکە لە بەردەستیا بێ پێویست ناکە هەموو جارێکیشکە ئەو هۆکارانە بەکاربێنە تەنها بوونی تەلەڤیزیۆنێک و فلاشێک ئەتوانێت ڕۆژانە بەکاری کەواتە مامۆستا ڕێخستنی کاتیش بۆ منداڵ یاخود بۆ خوێندکارەکان گرنگە لەم بارودۆخی ئێستا چ لە ڕووی خەوتنەوە بێ لە ڕووی خواردنەوە بێ لە ڕوویوانە خوێندنەوە بێ بە شێوێکی زیاتر با بڵین دابشکردنی خشتەی وانەکان بەداخەوە ئێمە تا ئێستا لە پارێزگای سلێمانی قوتابخانەکانمان دەست بەکار نەبوون هەرچەنە هەلومەرجە مادیەکان لە ئاستێکی زۆر نەگونجاون ئێمە هەموو هەڵوێستەکان لە بەرچاو ئەگرین و بەڕاستی ڕاستە بەڵام لەگەڵ ئەوەشدا داهاتووی مناڵەکانمان لە هەموو شتێک گرنگترە هیوادارم قوتابخانەکانمان هیچ نەبێت لە ڕووی خشتەی دابشکردنی وانەکانەوە هاوکاری مناڵەکان بن کە خشتیان پێ بدرێ و ڕێنمایی بکرێن چۆن ئەم خشتەی وانانە بەکارێن چۆن ئەو وانانە ئەبینن و خێزانەکانیش گرنگی بە با بڵێن دابشکردنی کاتەکان بە مناڵ بدەن بە تایبەتی ئەو کاتانی کەوانەکانی تیا ئەبینێت جۆرێک لە هێمنی و کەشێکی دەرونی گونجاو بۆ مناڵەکان دیاری بکەن ئەمیش هەرچەنە خێزانەکان بەڕاستی خێزانی کو زۆرجار ژماری مناڵتیانە زۆرە بە تایبەتی لە دەرەوە ئەمانش گرفتێکی ترن هیوادارین کە لێرەشە بەرنامەی دابێن ڕیزبەندی بۆ ئەو مناڵانە جێبەجێ بکرێن ئینشاءالله دەستەکانە خۆشە مامۆستاکەواتە لە کۆی گشتی وتەکانی بەڕێستا ئەتوانین باز لە بەرپرسیارەتی بکەین کە تەوەری دوای پرۆگرامەکان باز لە بەرپرسیارەتیە دایکان و باوکان بەرپرسیارن بەرامبەر بە مناڵەکانیان بەرامبەر بە خوێندکارەکانیان بە دڵنیاییەوە خاڵێکی زۆر گرنگە و بەرپرسیارەتی لەسەر هەر هەمومان دەستەکانە خۆش مامۆستایان زۆر سپاس مادومان کردی زۆر سپاس بۆ مامۆستا محمود باجلان کە بەڕێزیان سەرپەرشتیاری پەروەردەین لەم بەشەی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادەبوو بەڵێ خۆشەویستان ئێستاش بۆ وەرگرتنی هەواڵ و زانیاریەکانی تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا و دوایین ئامارەکان لە توشبووان لە چاکبووان لە ڕێژەکان بە شێوەیەکی گشتیە چینە لای پامنەرمان هێژین کە بەشەیەکی ڕاستەوخۆ لە نەخۆشخانەی تار ئەلی والی بەگەوە لەگەڵمانە و پێم وابێت میوانی هەیە هێژین سڵاو لێ بە بەیانیت باش فەرموو زانیاریەکان لای ئێوە سڵاو لە تۆ چنۆر سڵاو لە بینەرانی کەناڵی گەلی کوردستان دیارە ڕێژەی توشبووان بە کۆرۆنا ڕۆژ لە ڕۆژ لە زیادبووندایە بە تایبەتی لە هەرێمی کوردستان کە لە 24 ساعتی ڕابردوودا بەرزترین ڕێژەی تۆمار کردووە کە 1283 حاڵەت بووە و گیان لە دەستدانەکانیش ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکات و ڕێنمایی و لایانی پەیوەندیداری تەندروستی ئەوەیە کە هاوڵاتیان خۆپارێزی بکەن تاکپارێزی ئەنجام بدەن و ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەن من ئێستا لە نەخۆشخانەی شەهید تاهیر عەلیوالی بەگم بۆ زانیاری زیاتر دەچمە لای میوانەکەم کاک ئازاد هەورامی بەڕێوەبەری نەخۆشخانەیە کاک ئازاد سڵاو لێبێ و بەیانی و باش سەبارەت بە بارودۆخی کۆرۆنا و توشبووان لە نەخۆشخانەکەتان چۆنە زۆر بەداخۆ بارودۆخەکە زۆر لە هەڵکشانە ینی لە ژوورەوەسان ناو نەخۆشخانە هەموو تەختی نەخۆشخانەکە ینی هەمووی نەخۆشی لەسرە بارودۆخیشیان زۆر خەتەرن سەوانی کێن بۆ لای ئێمە هەمووی ئۆکسجینی دابەزیەوە ینی زۆر بەیان زۆری لەسەر مرکزیشن و لەسەر بتڵیشن ینی ئۆکسجین بە فریامان ناکەێت ژمارەی نەخۆشان لە نەخۆشخانەکەتان چەندن ئێستا کاک ئازاد ساسی حوتمانەیە لەناوە سیحە نەخۆشی لێ باری تەندروستیان ناجێگیرە ژماری چەندیان باری تەندروستیان ناجێگیرە و ئۆکسجینیان بۆ بەکارێت وڵای ئەوانەی کە زۆر ینی پێویستیان بە عینایە دەوری نزیکەی دەدانە زیاترن ئەوانی کەژە باری تەندروستیان ناجێگیر ئۆکسجینەکان یاریەکان دابەزێ بەرزە بێتەوە بەڵام دەدانیان پێویستیان بە چاودێری وردە بەداخۆ کە شوێنیش نییە سەبارەت بە ژمارەی گیان لە دەستدان لە نەخۆشخانەکەتان لە 24 سعادا ژمارەیان چەند بووە دوو کەسمانە بوو بەداخۆ ڕێنمایی ئێوە وەک لایانی تەندروستی چییە بۆ هاوڵاتیان وە داوا و تکای ئێوە چییە بە هاوڵات ئێمە زۆر این هاوارمان کەوتمان پابندی ڕێنمایەکان من خەڵک نبینی کەمان بەستێت سەر ناو شارە سەوتا وەسعەکە زۆر خەتەرە ڕۆژ بە ڕۆژ
مەسەن ژماری مردوو زیاکە ناو شارەکەمان زۆر بەداخەوانی زۆربەی زۆری توشبەکانەمی ناو شارن کە یەشن وێرە هەمویانی لاکن مەسەن زۆر بەداخەوە کە یەشن وێرە داوامان لێن کاڵین جێگە نییە ینی هاوڵاتیان زۆریان پیان ناخۆشانی کە جێگەی نەبێ نەخۆشەکەی دانی سەرچاو بەخێر بەڵێ چنوور وەک ئاماژەم پێدا تکاو داواکاری لایانی پەیوەندیدار لایانی تەندروستی ئەوەیە کە هاوڵاتیان خۆپارێزی بکەن وا ڕێنمایە تەندروستیەکان ئەنجام بدەن من دەگەڕێمەوە لای ئێوە. زۆر سپاس بۆ پەیامنێرمان هێژین کابەشەیەکی ڕاستەوخۆ لە نەخۆشخانەی تار عەلیوەلی بەگەوە لەگەڵمان بوو. سپاس بۆ تۆ، سپاس بۆ زانیاریەکە، سپاس بۆ میوانەکان. بەڵێ خۆشەویستان، ئێستاش چینە لای تەوەری دووەمی پرۆگرامەکەمان ئەوی شوتمان گفتوگۆکردنە بێت لەسەر ئەرکی بەرپرسیارەتی تاک بەرامبەر بە کۆمەڵگا. هەمیشە دەیبیستین و دەبینین کە کەسانێکن زۆر هەز بە بەرپرسیارەتی دەکەن، چ لەو شوێنە بێ کە کاری لێ دەکات واتە لە کارەکەی بێت یاخود لەو ژینگەیە بێ کە لێی دەژی یاخود بەرامبەر بە دەوروبەرەکەی بێت. بەڵام بە پێچوانەشەوە کەسانێک هەن کە هەستی بەرپرسیارەتیان نییە یاخود هەستی بەرپرسیارەتیان کەمە، کەواتە ئێمە چی بکەین و چۆن بە چ شێوازێک وا بکەین کە تاکێکی بەرپرسیار پەروەردە بکەین و ڕۆڵی خێزانەکان، ڕۆڵی دایکان و باوکان چی دەبێت کە لەوەی کە منداڵەکان یانوا لێ بکەن کە هەست بە بەرپرسیارەتی بکەن یاخود بڵێن منداڵێکی بەرپرسیار پەروەردە بکەن. بۆی کە لەسەر ئەم بابەتە گفتوگۆ بکەین ئەمڕۆ بە خۆشحاڵی میوانداری مامۆستا یوسف عوسمانمان کردو کە بەڕێز یامسپۆری دەرونین بەشێکی ڕاستەوخۆ لە استۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵ ئێمەدا ئامادەیە. مامۆستا یوسف سڵاو لێبێ و بەیانیت باش. سەرەتا ئەگەر بۆ پرسیارە دەست پێ بکەم وەکو بەرچاوڕوونیەک یا وەکو ناساندنێک بۆ بەرپرسیارەتی بزانی بەرپرسیارەتی چییە؟ بەیانیتان باش، بەیانتان بەخێر و خۆشی، زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست. ئێمە لە ڕووی سایکۆلۆجیەوە کاتێک کە باس لە بەرپرسیارەتی دەکەین، بەرپرسیارەتی زۆر شڕۆڤە هەڵدەگرێ. زۆر کەسانێکە بوون باسییان لەوە کردووە کە بەرپرسیارەتی بریتە لە ئەرک، یعنی واتە ئەرکی تاک بەرامبەر خۆی، بەرامبەر خێزانی، بەرامبەر کۆمەلگای، بەرامبەر هەر ئەو شتێک کە پێی دەوترێ ژینگەی دەوروبەر بریتە لە ئەرک. زۆر جار هەیە بریتە لە حالەتی دەرونی ئەرێنی ناوەوەی تاک، واتە حالەتێکی نەفسی ئیجابیە لە تاکدا هەیە کە هەستێکی لا دروست دەکات، کە ئەم پێ دەوترێ هەستێکی نەرێنی کە بیرکردنەوەیەکی ئەرێنی بیرکردنەوەیەکی ئەرێنیت پێدەدات. بیرکردنەوەی ئەرێنی ئەوەی بەشێکە لە کارامەیەکانی ئینسان، بەشێکە لە مەهاراتی ئینسان. واتە ئەو کەسێک کە هەستی بەرپرسیارەتی لا هەیە ئێمە پێڵێن شعور بالمەسئولەیە، واتە هەستکردن لە ناخی ئینسانەوە دروستە بێت، حالەتێکی ناوەی تاکە کە پێی دەوترێت کارامەیەکان. بۆیە زۆر جار هەیە کاتێکە باس لە بەرپرسیارەتی دەکەی، بەرپرسیارەتی سێ گۆشەی هەیە، واتە سێ زاویەی هەیە بۆ پەروەردەکردنی ئەو هەستە لای تاک. یەکەمیان ئیلتیزام بوونە. ئیلتیزام بوون بە هەموو مانایەکەوە تۆ ئیلتیزام دەبیت بە دابوونەریتەوە، ئیلتیزام دەبی بە کاتەوە، ئیلتیزام دەبی بە ئامۆژگاریەکانی بەرامبەرتەوە، ئیلتیزام دەبی بە سیستەمی خێزان، سیستەمی کۆمەلگا، هەتا ئیلتیزام بوون بە سیستەمی دەوڵەت، ئەو سیستەمێکەیە کە تۆ ئیلتیزام دەبی ڕێز لەو سیستەمە دەگری. بۆ نمونە کەسێک کاتێک کە ڕێز لە با بڵێن ترەفیکلایت دەگرێت، ڕێز لە پۆلیسی هاتوچۆ دەگرێت، ڕێز لە پزیشکێک دەگرێت کاتێک کە ئامۆژگاری دەکات، ڕێز لە هیلاکی کارگوزارێکی شارەوانی دەگرێت. ئەمە هەمووی هەستکردنە بە بەرپرسیارەتی، واتە تۆ جۆرێک لەو ڕێزگرتنە، جۆرێک لەو ئیلتیزام بوون و پابەند بوون بە ئەوەی کە پێی دەوترێ یاسا، پێی دەوترێ دابوونەریت، ئەمە جۆرێکە لە بەرپرسیارەتی. گۆشەی دووەم بریتە لە ڕێزگرتن. ئێمە کۆمەڵی بە هەمان بەڵێ بە تاکیدەوە ئێستا کاتی ئێمە باس لە گۆشەی دووەم دەکەین ڕێزگرتن، ینی بەشێکە لە بەهای کۆمەڵایەتی. کاتێک کە تۆ ڕێز لە بیر و باوەڕی کەسێک دەگری، ڕێز لە جیاوازیەکانی دەگری، کەسێک لە تۆ جیاوازە، کەسێک لە تۆ بیر و باوەڕی جیاوازە، ئاینەکەی جیاوازە، بیر و باوەڕی جیاوازە، هەر شتێک دید و بۆچوونی لە تۆ جیاوازترە. کەسێکە ئەوێ شتێکی نوێت پێ بڵێ، کاتێک کە تۆ ڕێز لەو بیر و بۆچوونەی دەگری، قبولی ئەو جیاوازیانت دەکەی، ئەوە جۆرێکە لە هەستی بەرپرسیارەتی بەرامبەر ئەو کەسە.
ئێمە فێری ئەوە نەبووین کە ڕێز لە کەسی بەرامبەرەوە بگرین بە شێوازێکی گشتی کاتێک کە تۆ دیراسەی تاچی کوردی دەکەی بەشێکە لە ئینادی بیر و بۆچوون واتە هەر بیر و بۆچوونی خۆی دەچەسپێنێ ئەمە هەستکردن نییە بەرپسیارەتی لە بەرامبەر کەسێکە بۆ نمونە زیاتر ڕوونی کەینەوە کاتێک کە لە ماڵێکە دایک و باوکێک ئازادی لە منداڵەکەی خۆی دەگرێ هەر خۆی پێڕاستترە هەر باوکەکە گوێی لە خۆی دەبێت دایکەکە گوێ لە خۆی دەبێت بە مناڵەکە دەڵێ من ڕاستترم لە تۆ من باشتر لە تۆ دەزانم نایڵێ گزارش لە بیر و بۆچوونی خۆی بکە واتە ڕێز لە بیر بۆچوونی منداڵەکە ناگرێ ئەمە هەستی بەرپسیارەتی لای منداڵەکە دەکوژێنێتەوە هەستی بەرپسیارەتی ناهێڵێ جۆرێک پابەت نابێت بە بەرپسیارەتی بۆیە جۆرێک لە لاوبالی لە ئیهمالی دروست دەکات گۆشەی سێم بریتە لە ئینتیمە واتە کەسێک هەز بکات کە ئەرک و مافی هەیە بەرگری لە مافەکانی خۆی بکە هەز بکات کە ئینتیمای بۆ خاک بۆ نیشتیمان بۆ خێزان بۆ دین بۆ هەر شتێکی تری هەیە ئینتیمە بەمانەی ئەوەیە کە تۆ پەیوەستەبی بە کەسێکی ترەوە واتە تۆ پەیوەستەبی بە خاک و نیشتیمانەوە ئەمانە یەکێکن لەو خاڵانە کە زۆر سەرەکیە کە هەستی بەرپسیارەتی لە دروستە بێت ئێمە بەرپسیارەتیمان هەیە بە پێی شرۆڤەکارێکی دەرونی بەرپسیارەتی تاکمان هەیە کە ئینسانێک بەرپسیارە لە خۆی لە خودی خۆیەوە هەر کەسێک ئەگەر ضەبتی نەفسی هەبێت واتە کۆنتترۆلی خودی خۆی هەبێت بتوانێت خۆی کەسێکی یعنی ڕێز لە بۆچوونەکانی خۆی بگرێ خۆی پێ کەسێکی بەرز بێ خۆی پێ کەسێکی شایستە و باش بێت دائیمەن بڵێ من لە کەس باشتر نیم و کەسیش لە من باشتر نییە هەز بە گۆڕانکارەکانی خودی خۆی بکە ئیش لەسەر خودی خۆی بکە ئەمە هەستی بەرپسیارەتی بەرامبەر خۆی هەتا لە ئاینی پیرۆزی ئیسلامیشەوە هاتووە هەمومان بەرپسیارین بەرامبەر ئەندامەکانی خۆمان بەڵێ هۆکارەکانی نەبوونی هەستی بەرپسیارەتی لە تاکێکدا سەرچاوەکەی بۆچی ئەگەڕێتەوە بۆچی هەمیشە دەبینین و دەبیستین کە کەسانێک هەن زۆر هەست بە بەرپرسیارەتی دەکەن بەڵام بە پێچوانەشەوە کەسانێک دەبینی هەستی بەرپرسیارەتیان نییە یاخود کەمە سەرچاوەی نەبوونی ئەم بەرپرسیارەتی بۆچی ئەگەڕێتەوە ئایا گەڕێتەوە بۆ منداڵی و بۆ دایک و باوک و بۆ پەروەردە یاخود هۆکاری تری هەیە خاڵی یەکەم ئێمە لە شوێوە فێرە بەرپسیارەتی بین لە ناو خێزانەوە بەرپسیارەتی بین یەکەمی خاڵ پشتگوێ خستنی منداڵ کاتێک کە دایک و باوکێک کاتی نەبێ بۆ منداڵ کاتی نەبێت گوێ لە منداڵ بگرێت کاتی نەبێت بایغ بە منداڵەکەی بدات کاتی نەبێت ئەوەی کە بزانێت منداڵەکەی چ داخوازیەکی هەیە چه هیوا و ئاواتێکی هەیە ئەمە یەکێکە لەو خەڵانێک کە هەستی بەرپسیارەتی لای منداڵ ناهێڵێت هەستی بەرپسیارەتی دەکوژێت واتە خاڵی یەکەم بە پێی پرسیارەکەی بەڕێزت چنوورخان لە پەروەردەی ناو خێزانەوە دەست پێ دەکات لە پەروەردەی منداڵەوە دەست پێ دەکات لە یەکەمین چرکە ساتی لە دایکبوونی منداڵێک ئەو هەستە دایک و باوک دروستی دەکات ئەو دایک و باوکانی ئێستا دایک و باوکی ئەلکترۆنین بۆ نمونە دایک و باوکێک کاتێک لە ماڵدا ئانیشێت ئەوەنە بە مۆبایلەکەی و ئەوەنە بە ئایپات و ئەوەنە بە تەلەڤزیۆن و ئەوەنە بە هەواڵەکان خەریکە بە منداڵەکەیەوە خەریک نییە واتە ئەوەندەی پەیوەندی بەرپسیارەتی دەداتە ئامێرە ئەلکترۆنیەکان نایداتە منداڵەکەی خۆیەوە منداڵ چ کاتێ هەست بە پشتگوێ خستن ئیهمال بوون دەکات لەلایەن دایک و باوکەوە کە هەستەکە گرنگی پێنادرێ ئەو کاتانەی کە فەراغێکی ڕوحی لای ئەو منداڵە دروستە بێت ئەو فەراغە ڕوحیە کە لای ئەو منداڵە دروستە بێت کاتێک کە دایک و باوک کاتی نییە بۆ منداڵەکەی تەرخام بکات ئەمە یەکێکە لەو خاڵانە کە گرنگی پێنادرێ بۆیە هەستی بەرپسیارەتی لا نامێنێ و هەستی بەرپسیارەتی لە دەکوژێتەوە خاڵێکی تر توندوتیژی کاتێک کە کۆمەلگات بە شێوازێکی گشتی توندوتیژە مەبەستی من چییە کاتێ ئاسایشی تاک لەژێر هەڕەشەدا بێت تۆ متمانەت بە خۆت نەبێت ماڵەکەی خۆت بەجێ دێڵی نەوەک ماڵەکەت بسووتێ ماڵەکەت شۆرتی کارەبای بکە یان ماڵەکەت دزبی بە یان متمانەت بە خۆت نەبێت کاتێک کە بە تەنیا ئەچیتە دەرەوە چێتە کافەیەکەوە دادەنیشێت کەسێکی خراپ کەسێکی تر نەتوانێت پارێزگاری لە ژیانی خۆت بکەیت یعنی سیستەمێک نەبێت تۆ دڵنیا بکاتەوە هەموو شتێک جێگای نیگەرانی بێت واتە کۆمەلگایەکی تونند و تیژ وا لێ دەکات کە تۆ هەستی بەرپسیارەتی نەبێت نەپابند بیت بە ڕێسا و یاسایەکان
نە ڕێز لە بیر و بۆچوونە جیاوازەکانیش بگری نە ئینتیماشەت هەبێت ڕقل لەو خاکە و لەو شوێنە و لەو ماڵە دەبێتەوە کە تێدا دەژی منداڵێک ئەگەر لە ماڵ هەستی بەرپسیارەتی بۆ دروست نەبوو ڕقی لە ماڵ دەبێتەوە بەردەوام هەوڵ دەدا بچێتە کۆڵام بچێتە دەرەوە بچێتە کافەیەکان بەردەوام هەوڵ دەدا لەگە مۆبایلەکەی خەریک بێ نەک لەگە دایک و باوکیەوە خاڵێکی تر نەبوونی دادپەروەری خەڵکانێک هەن لێرە گەنجانێکمان هەن گەنجان ببوورە چنوورخان گەنجانێکمان هەن لێرە هیچ ڕێز لە دابوونەری تو یاسای ئەو دەوڵەتە ناگرن لەبەرەوەی نادات پەروەری هەیە لە کارکردن لە دامەزراندن لە ئابووری لە هەموو شتەکانتر کاتێ ئەچێتە دەوڵەتێکی میوان لە دەوڵەتێکی ئەوروپی میوانە لەوەیە لەبەرەوەی هەز دەکات دادپەروەری هەیە هیچ جیاوازیەکی ناکرێت ڕێز لە بۆچوونەکانی دەگیرێت ئەویش ڕێز لە یاسا دەگرێت ڕێز لە ژینگە دەگرێت ڕێز لە هەموو ئەو شتانە دەگرێت و هەستی بەرپسیارەتیشی لا دروست دەبێت و ئینتیماشی بۆ ئەو شوێنە دەبێت نەک ئینتیمای بۆ خاکی خۆی دەبێت هەستی بەرپسیارەتی ئەو کاتە نامێنێت کاتێک کە تۆ هیچ ئامانجێکە نەبێت لە ژیان هیچ هەدەفێکە نەبێت لە ژیان بەڵێ کەواتە چی بکەین یان چۆن تاکفێری بەرپرسیارەتی بکەین ئەکرێت کەسێکی پێگەیشت و وا لێ بکەین کاستی بەرپرسیارەتی هەبێت یاخود هەروەکو بەڕێستان ئاماژەتان پێکرد سەرەتای بەرپرسیارەتە گەڕێتەوە بۆ مناڵی کاتێک کە تۆ هونەرمەندێک شاعرێک سیاسەتمەدارێک یان دایکێک و باوکێک دەبینی ڕقی لە ژیانە تەمەنای مردن دەخوازێت ئەمە هەستی بەرپسیارەتی لا نامێنێت ئێمە بێ ژیان لای منداڵ خۆشەویست بکەین ئێمە بێ ئامانج لای منداڵ دروست بکەین هەر کاتێک دایک و باوکێک هەوڵیدا ئامانج یان هەدەف لە ژیان بۆ منداڵێک دروستکە منداڵ بەو ئامانجەوە ژیە بۆ ئەمانجە ژیە یاخود هەر کاتێک خۆشگوزەرانیت بۆ منداڵ دابین کرد خۆشگوزەرانی منداڵ چییە؟ ئیشبعبوونی ڕوحیە ئەوە نییە کە تۆ دیارەکی بۆ دەینێتەوە ئەم دیارە زۆر بە نرخ بێت یان پارچە ئاڵتونێک بۆ کچەکەت دەکڕی دڵی بەوە خۆش بێت کاتێک کە تۆ یاری لەگەڵ دەکەیت و گوێ لە بۆچوونەکانی دەگریت و لەگەڵی دائانیشیت و کاتی بۆ دائانەی کاتی بۆ دانێت ئەمە یەکەکە لە شتانە کە هەستی بەرپسیارەتی لا دروستە بێت کافیە دایک و باوکێک ڕۆژانە تەنها یەک کاتژمێر بۆ منداڵەکانیان تەرخان بکەن بۆی فەراغێکی ڕوحی دروست نەبێت کە فەراغێکی ڕوحی دروست بوو فەراغی عاتیفی دروست دەبێت سۆزداری دروست دەبێت ئەو کات هەستی بەرپسیارەتی لا نامینێت ئێمە چی بکەین بۆەوەی ئەو هەستی بەرپسیارەتەوە دروست بێت ئەبێ دایک و باوکان هەوڵی ئەوە بدەن کات بۆ منداڵەکانیان دابنێن ڕێز لە بۆچوونەکانی منداڵەکانیان بگرن هەوڵ بدەن کە بەشێکن لە هاوڕێتی و لەو گۆشەی کە منداڵ تێدا بەختەوەر دەبێت بەشێکن لەو گۆشەیە بۆیە ئەو کاتە منداڵ هەستی بەرپسیارەتی دروستە بێت دایک و باوکی خۆشەوێت ماڵەکەی خۆی خۆش دەوێت پارێزگاری ماڵەکەی خۆی دەکات پاکوخاوێنی ڕدەگرێت خۆی پاکوخاوێن ڕدەگرێت جدوەلی ڕۆژانەی دادەنێت ڕێز لە کاتی خۆی دەگرێت کاتێکە هەڵەسێ لە خەو جێگای خۆی ڕێکەخات ئەمە هەستی بەرپسیارەتیە گەورەترین جەنەرالی ئەمریکی وتی ئێمە توانی چۆن زاڵبین بەسەر دنیا وتی ئەگەر هەستی بەرپسیارەتیمان هەبوو هەر سەربازێک کاتێکە لە بەیانیان لە خەو هەڵەسێت جێگای خۆی ڕێخستەوە و پاچی کردەوە و داینا وتی ئێمە بەوە دەتوانین بەسەر جیهانە سەرکەوتوبین کاتێ لە خۆتەوە دەست پێ دەکەی بۆیە کاتێک کە منداڵێک خۆشەویستی دایک و باوکی لا دروست بوو هەستی کرد دایک و باوکی گرنگی پێدەدەن بایەخی پێدەدەن جێگای خۆی ڕاست چاک کردەوە پاچی کردەوە هەستی بەرپسیارەتی لەوە دروستە بێت کاتێک کە گەورەشە بێت ئەم هەستە بەرپسیارەتە دروستە بێت چونکە ئامانجێکی هەیە لە ژیان بەو ئامانجەوە دەژێت لە ژیان بەڵێ مامۆستا یوسف زۆر جار ئەرکی بەرپرسیارەتی دەدرێت بە کەسانێک کە شارەزای ئەو ئەرکەنین ئەگە بۆ منە بەڕێوەبەری فەرمانگەیە بێت یا خوژمێریارە بێت یا هەر کارێکی تر بێت کە ئەرکێکی لەسەر شانە کەواتە کەسی شیاو لە شوێنی شیاو تا چەند ڕۆڵی هەیە لە ئەرکی بەرپرسیارەتیە ئێمە ئەبێ لەوە جیاکەینەوە لە ڕووی سایکۆلۆجیەوە بەرپسیارەتی و لەگەڵ واجیبات یعنی ئەو ئەرکی لەسەر شانە ئەرکێکی واجیباتە بەڵام یەک قسەی میکاڤیلی دەینینەوە کەسی شیاو لە شوێنی شیاو ئەگەر کەسێک بەلێ هاتووی بێت بە شارەزایی بێت کەفاعەتی ئەوەی هەبێت لەو شوێنەدا بندرێت هەستی بەرپسیارەتی لا دروستە بێت و ئەو شوێنە
ئەتوانێت زۆر فەنی ئیدارە هوەری بەڕێوەبردن زۆر بە جوانی ئەتوانی بەڕێوە بە و تێدا سەرکەوتوو بێت بەڵام کاتێک کە کەسێک لە ڕێگای خزمایەتی و نزیکایەتی و لە ڕێگای حزبایەتی و یان لە ڕێگای هەر شتێکی ترەوە کە خۆی شایستە نەبێت کەسی شایستە لە جێگای شایستە نەبێت هەستی بەرپرسیارەتی لا دروست نابێت و هەموو کارەکەی ئەوەیە کە چۆن چێژ لەو کورسیە ببینێت و بتوانێت کەسێک بێت و ڕقە و تۆڵەی خۆی لە بەرامبەر خۆی دروست بکات بۆ نمونە ئێستا داوای لێبوردن لە هەموو کەسانێکەکەین ئەم نمونانەی دێنینەوە تەنها بۆ شتێکی زانستیە بەڕێوبەری قوتابخانەیەک ئەگەر بە شایستە نەبێتە بەڕێوبەری قوتابخانە چۆن هەست بکەین هەستی بەرپرسیارەتی لا نییە کاتێک کە قوتابخانە بە مڵکی خۆی دادەنێت سەرجەم مامۆستا و کارگوزەرەکان بە کرێکار لای خۆی دادەنێت بە کرێکار لای خۆی دادەنێت و گوێ لە کەسیان ناگرێت هەر خۆی پێڕاسترە ئەوانی تری پێ ئیهمال و پێ خەتابارە ئەمە یەکێکە کە لەوانە هەستی بەرپرسیارەتی لا دروست نابێت واتە ئەو کەسەی بەرپرسیارە لە شوێنێک کە دانیشتووە هەر لە منداڵیەوە فێریەوە نەکراوە بەرپرسیار بێت بۆیە نادات پەروەری بەکاردێنن جا بەڕێوەبەرێکی گشتی وەزیرێک هەر کەسێکی ترەوە کە دەچێتە ئەو شوێنە هەست ناکەکەوە تەنها ناونیشانێکە پێی درراوە بەڵکو هەز دەکە ئەوەش مڵکی ئەوە هەموو توانای خۆی بەکاردێنێت بۆ ئەوەی ئەوانی تر بکاتە کۆیلە و لەبەردەستی خۆیەوە کار بکەن و هەر خۆشی پێڕاسترە ئەوانی تریش لە ترسی ئەوەی کە ئەو تووڕە نەبێ ئەو با بڵێن لێی ئەوە نەبن لە ڕقرانەچن یاخود دەری نەکەن هەموو شتێکیان پێقبوڵە ئەمە لێرە پێی دەوترێت دروستبوونی ناهەستی بەرپرسیارەتی کەسێکی نەشیاو لە شوێنێکی نەشیاو کە ئەمە شوا دەکات کۆیلایەتی دروست بکات کە پێچەوانەی نەبوونی بەرپرسیارەتیە. بەڵێ مامۆستا یوسف زانکۆکان و پەیمانگاکان یاخود بڵێن ناوەندە ئەکادیمیەکان ئەمانە تا چەند ڕۆڵیان هەیە لە دروستکردنی هەستی بەرپرسیارەتیان لای خوێندکار کە خوێندکارەکان لە قۆناغێکی پێگەیشتووان ناوەندە ئەکادیمیەکان ئەتوانن ڕۆڵیان هەبێت لەو بابەتانەدا؟ کاتێک ئێمە گوێبیستی ئەوە دەبین لە پۆلی یەکی بنەڕەتیەوە ئاخود لە باخچەی منداڵانەوە تاکو دەگاتە کۆتایی خوێندنی باڵاشیەوە لەگەڵدا بێت ئەمە یەکێکە لەو خاڵانێک کە چۆن هەستی بەرپرسیارەتی دروست دەکەن ئەمە ئەرچی زانکۆیەکانە ناوەندە ئەکادیمیەکانە ناوەندە پەروەردەیەکانە ناوەندە توێژینەوەکانە کە ئێمە سێ بەشمان هەیە ناوەندی پەروەردەی ناوەندی ئەکادیمی ناوەندی توێژینەوەی زانستیەکان ئەمانە ئەرچێنەوەی چۆن هەستی بەرپرسیارەتی دروست دەکات لای تاک چۆن کەسێکی ئەکادیمی بەرپرس دروست دەکات بۆی بتوانێت گۆڕانکاری لە خۆی و لە دەوروبەرەکەی بکات هەستی بەرپرسیارەتی چییە؟ سێشتی سەرەکیە یەکەمیان ئیلتیزام بوون بەو یاسای کە ئەوی گەیاندۆتە ئەو شوێنە ڕێزگرتن لە یاسای ئەو دەوڵەتە یاسای ئەو کۆمەلگایە یاسای ئەو شوێنە و هەروە ڕێزگرتن لە جیاوازیەکان و ئینتیما بۆ ئەو شوێنێکە هەیەی ئینتیما وەکو پەیوەستبوونە ئینتیماوەتە گۆڕانکاریە تۆ گۆڕانکاری لە خۆت و لە دەوروبەرەکەی دەکەی من بۆچی شادە بەدەست بێنم ئەگەر نتوانم گۆڕانکاری لە خۆم کەم و گۆڕانکاری لە دەوروبەرکان بکەم گۆڕانکاری ئەرێنی ئەمە هەستی بەرپرسیارەتیە یعنی زۆر جار هەیە بەداخەوە هیچ ناوەندێکی توێژینەوە نییە بۆچی هەستی بەرپرسیارەتی لای گەنجێک دروست نابێت کاتێک کە گەنجێک ئەچێتە زانکۆوە لە ناو حرەمی زانکۆ بۆچی پێدەوتری حرەمی زانکۆ چونکە ئەو شوێنێکی پیرۆزە کاتێک کە جغارێک دەخوات و فڕی دەدات کاتێک کە لە کافتریا دانیشێت و لەسەر مێزەکە دەنووسێت و ژینگەکەی پیس دەکات و کاتێک کە پلاکێکی کارەبا تێکەدات کاتێک کە ئیلتیزام بەدەوام ناکاتەوە ئەمە نەبوونی هەستی بەرپرسیارەتیە لای ئەو کەسە واتە کاتێک کە عەبەس یعنی وەکو بە کوردەکەی ئەڵێ پەرشوبڵاوی و لاوبالی و ئیهمالی و حولحولی لە هەڵس و کەوتەکانیدا ئەمە یەکێکە لەوانە کە بەرپرسیارەتی دروست نابێت زانکۆ ئەوەیە کە تۆ چۆن ئینسانێکی تەندروست بەرهەم دەهێنی ئینسانێک بە هەموو مانایەکەوە تەندروست لە ڕووی دەرونی لە ڕووی عەقلیەوە لە ڕووی بیرکردنەوە لە ڕووی فکریەوە هەتا لە ڕووی ئایدیاوە هەتا لە ڕووی ئینتیماوە چۆن کەسێکی تەندروست ئەمە ئەرکی زانکۆیە کە پێنج شت ئەبەخشێتە
ئەو کەسەی کە قوتابیە خوێندکارە یان هەر شتێکی ترە لە کۆتاشتی شەهادەکەیە بڕوانامەکەیە ئەویتر هەمووی دروستکردنی کەسایەتیەکی سەرکەوتو و تەندروستە لە ناوەندی زانکۆ کاویش دروستبوونی هەستی بەرپرسیارەتیە کاتێک کە پزیشکێک دەردەچێت و مامۆسایەک دەردەچێت و یاخود کەسێکی ژمێریار دەرەچێت و بەڕێوەبەرێک لە زانکۆ دەردەچێت ئەبێ یەکەمی شتەوەی سوێندی بەرپرسیارەتی بخۆن سوێندی بەرپرسیارەتی بخۆن هەستی بەرپرسیارەتیان لە دروست بێت ئەمەش بە سێ شت دەکرێت یەکەمیان بەوە دەکرێت کە ئەو پرۆگرامانەی لە ناوەندی خوێندنی پرۆگرامەکان هەیە خودی شێوازی مامەڵەکردنی مامۆستا بەڕێزەکان لەگەڵ خودی تەلەبەکان و هەروە ئەو چالاکی کە ئەنجام دەدرێن نێوەندێک زانکۆ چالاکی کۆمەڵایەتی چاوەڵاکی فکری چالاکی ڕۆشنبیری من نمونەیەکی زۆر بەسیت بۆ زۆر جارێ بۆ تەلەبەکانیش دێنمەوە ئەڵێم کاتی خۆی زانکۆیەک هەبوو زانکۆی سلێمانی هەبوو ئێمە زانکۆی سلێمانیمان لەوە ناسی کە تیپی شانوی سلێمانی هەبوو تیپی مۆسیقای سلێمانی هەبوو ئەو گروپی شاعرەکانی زانکۆی سلێمانی هەبوو یعنی هەموو ئەو چالاکیانەی کە دەکرا چالاکی هونەرەکان و کە بە هەموو سەرجەم خەڵکێ دەناسان وان هەست دەکرد کە خەڵکانێک لەو زانکۆیەدا ناوەندێکی ڕۆشنبیری ئەکادیمی ناوەندێکی فکریە بۆیە تیپی شانوی سلێمانی زۆر بە زانکۆی سلێمانی تیپی مۆسیقای زانکۆی سلێمانی تیپی با بڵێن هونەری شێوەکاری هونەری پەیکەرتاشی لەو زانکۆی زۆر برۆ بوو کابرا پزیشک بوو لە تیپێکی مۆسیقای دەژەنی ئێمە دڵمان بەوە خۆش دەبوو ئەمە ئیلتیزامکردنە ئەمە پابندبوونە هەموو زانکۆیەکان بە 36 زانکۆی هەرێمی کوردستان بگەڕێ تیپێکی شانۆ نییە تیپێکی مۆسیقانیە کۆڕێکی ئەدەبی شاعرێک ینی کۆمەڵێک شتێکی تر نییە ئەمە یەکە کە لە خاڵەکانەوە کاسی بەرپرسیارەتی زۆر لاوازە و ناتوانرێت دروست بکرێت لای تاکێکەوە بڵێ کەواتە مامۆستا یوسف دەوروبەر تا چەند کاریگەری هەیە لەسەر هەستی بەرپرسیارەتی یاخۆڵی چاولێکەری تا چەند ڕۆڵی خراپی هەیە لە هەستی بەرپرسیارەتی هەروەکو بەڕێزت باست کە خوێندکارێکی زانکۆیە دەڕوا شتێک دەشکێن یاخۆ ژینگە پیسەکە کاتێک کە دەبینێ هاوڕێکەی شتێک پیسەکات یاخود شتێک فڕێدەدات ئەمیش چاوی لێ دەکات کەواتە دەتوانین بڵێن چاولێکەری ڕۆڵی خراپی هەیە لە هەستی بەرپرسیارەتیدا چنوورخان بە شێوازێکی گشتی زۆر دراسە هەن دراسی سایکۆلۆژی هەن ئێمە کۆمەلگایەکەین سەتانەوەتی هەڵس و کەوتەکانمان لاساییکردنەوەیە لاسایی دووشت دەکەینەوە یان لاسایی هاوڕێی بەرامبەرمان دەکەینەوە ئەوەش خاڵێکی لاوازی کەسایەتی و کەسە پیشانەدا یان لاسایی میدیاکانەکەینەوە و سۆشیال میدیاکانەوە بە شێوازێکی گشتی کەواتە مەش خاڵێکی لاوازی کەسایەتیە تۆ بوونی خۆت لە دەست دەدەکەی بەهای خۆت لە دەست دەدەی وەکو کەسایەتی وەکو کەسایەتی خۆت ڕژ دەکەیتەوە کە تۆ ناوێکت هەیە بیر و بۆچوونێکت هەیە پەروەردەیەکت هەیە هەمووی ڕژ دەکەیتەوە لاسای کەسانێکی تر دەکەیتەوە لاساییکردنەوە ئێمە هەتا لە ڕووی زانستیەوە لاساییکردنەوە زۆر مەرغوب نییە دەڵێت تۆ لاسایی زانست و شتە باشەکانی کەسێک دەکەی بەڵام دەبێت گۆڕانکاریەکی تریشی تێدا بکەی کە مۆرچی تۆی پێوە دیار بێت کە مۆرچی نیشتیمانەکەی تۆی پێوە دیار بێت جا بۆیە ئێمە هەمومان هەتا لە شتە خراپەکان بە زۆری لە جگەرە خواردن نێلگەرە خواردن دەبان چە هەڵگرتن چەک هەڵگرتن شەڕکردن هەتا شێوازی جلوبەرگ شێوازی دیکۆری ماڵ شێوازی ئۆتۆمبیل هەر هەموو شتەکان لاساییکردنەوەکە کاتێک کە پێی دەڵێ ئەڵێ وەڵڵاهی ئەوە بازاری باشە زۆربەی برادەرەکانم ئەو شتیان هەیە زۆربەی برادەرەکەم ئەو شتە دەکەن زۆربەی برادەرەکانم سەفەر دەکەن زۆربەی برادەرەکانم دەستنە ئەمرە هەموو ئەو شتانە یعنی کە دەڵێ زۆربەی برادەرەکەم خۆی لە بیرەکات وەکو من ناڵێ من ئەو کارە دەکەم کاتێککە مرۆڤیش من لە بیر دەکات ئەو هەستە بەرپرسیارەتە نامینێت ئەو هەستە بەرپرسیارەتە نامینێت هەرستی بەرپرسیارەتی ئێمە لە سەرەتای بەرنامە باسمان کرد کە لە خودی ئینسانەوە دەست پێ دەکات هەستکردنەیەکی ناوەوەی دەرونی تاکە واتە ئەگە لە ناخی خۆتە هەستی بەرپرسیارەتی دروست نەبێت هیچ کەسێک فێرت ناکات بۆیە کە هەرچەند ئێمە لاسای کەرەوە بین لەگەڵ یەکترا هەستی بەرپرسیارەتی ئەکوژێت چووکە تۆ کار لەسەر من ناکەی کار لەسەر خۆت ناکەی کار لەسەر ناخی خۆتەوە ناکەی بەهاکانی بەها جوانەکانی خۆت هەموو دەدەیتە کەسێکی ترەوە جا ئێمە مقلدین بە شێوازێکی وە هەتا لە پەیڕەوکردنی سیاسەتیشە لە پەیڕەوکردنی حیزباتیشە ئابووریشە هەتا
لە یاری هەموو مەراسیمەکانی ژیان و تقوسی کۆمەڵایەتی و تەنانەت لە شتی فەردیش لاسایی خەڵکانێک دەکەینەوە کە بەبێ بەرنامە بەبێ بیرکردنەوەیە. لاسایکردن ڕەوایە کاتێک کە تۆ مۆرچی تۆی پێوە بێت زۆر ئاسایە بۆ نمونە تۆ ڕاگەنکارێکی سەرکەوتووی چنوورخان لاسایی کەس ڕاگەنکارێکی جیهانی دەکەیتەوە بەڵام ئەبێ مۆرچی خۆتی پێوە بێت ئەبێ گۆڕانکاری خۆتی پێوە بێت و هەروە منیش و تۆش و کەسێکی تریشەوە ئەمە پێی دەوترێت گۆڕانکاری لە لاساییکردنەوە بەڵام کاتێک کت و من تۆ لاسایی کەسێک دەکەیتەوەتە خۆت ڕژ دەکەیتەوە و هەستی بەرپرسیارەتی دروست نابێت واتە ژینگە بەڵێ کاریگەری زۆر زۆری هەیە لەسەر دروست نەبوونی هەستی بەرپرسیارەتی. بەڵێ باشە مامۆستا یوسف بەڕێستان ئاماژەتان بەوەدا کە ئەرکی بەرپرسیارەتی لە لای تاک لە ناخیدا دروست دەبێت کەواتە ئەکرێت لە بەرامبەر بەرپرسیارەتیدا مافی لێپرسینەوە هەبێت ئەگەر مافی لێپرسینەوە هەبێت کێ دەتوانێت ئەم لێپرسینەوەی ئەنجام بات؟ بەتاکیت سنوورخان پرسیارێکی زۆر بەجێ من هەستی بەرپرسیارەتیم هەیە بەڵام چێ لێپرسینەوە لەگەڵە من دەکات یەکەمیان خودی خۆم ئابێ لێپرسینەوە لە خۆمدا بکەم بۆ نمونەی مە زۆر جارێ مناڵەکان فێرەکەین یەکێک لە کارەمەیەکانی ژیان کارەمەیەکانی بە خۆدا چوونەوەیە ئەڵێن کاتێک کە تۆ چوویتە ماڵەوە لەو هەیەکدانێ ئەمڕۆ شتە خراپەکانی خۆت هەمووی بنووسەوە و شتە باشەکانی خۆشت بنووسەوە هەوڵ دەشتە خراپەکان کەم کەیتەوە شتە باشەکانی و زیادکەی بە مناڵەکانی خۆمان ئەڵێن کاتێک کە تۆ شتێکی باشەکەیت لە دەفتەرەکە تا گوڵێک بکە کاتێک کە شتێکی خراپەکەیت گوڵێک ڕشکەوە و کەمیکەوە واتە مناڵ لە زۆربەی وڵاتان فێری ئەوە دەکرێت چۆن خۆی لێپرسینەوە لە کردەوەکانی خۆی بکە خۆی هەڵسەنگاندن بۆ کردەوەکانی خۆی بکە ڕێگا بە کەس نادەم کەسێک لێپرسینەوە لەگەڵم کە چکە خۆشی پێویستی بە لێپرسینەوەیە خۆشی هەستی بەرپرسیارەتی نییە بۆی ئێمە ئەبێ فێری ئەوە بکەین یەکەمین شت چۆن خۆمان ئیش لەسەر خۆمان بکەین کەسێکی سەرکەوتوو بین خۆمان لێپرسینەوە لەسەر خۆمان بکەین و ویژدانی خۆمان ئاسوودە بکەین کەسێک بە منەڵێ تۆ ینی لە ڕووی ئاینیەوە لاوازی تۆ نوێژ ناکەیت تۆ وا دەکەیت ئەمە پێی دەڵم ئەمە پەیوەندی بە خۆمەوە هەیە تایبەتمەندی خۆمە خۆم ئەم شتە باسەکەم ئەمە یەکێکە لە شتە هەرە باشەکان کاتێک کە منداڵێک خۆی هەز بکە لە قوتابخانە لاوازە خۆی هەز بکات جەدوەلی دانەناوە بەر لەوەی دایکی پێی بڵێت بەر لەوەی باوکی پێی بڵێت یان کەسێک تر پێی بڵێت هەز بە خاڵە لاوازە خۆی بکات کەەوە ناتوانێت جەدوەل دابنێ ناتوانێت ئەرکی قوتابخانە وەزیفەی قوتابخانە بنووسێتەوە یان ئەوە بکات یان ئیلتیزامی هەبێت بەرامبەر قوتابخانەکەی خۆیدا ئەم هەستە دروست بوونە لای خۆی واتە گەیشتنە بە تەفکیری ناقد بیرێکی ڕخنەگرانە لە خودی خۆی بیری ڕخنەگرانەش هەستی بەرپرسیارەتی لە ئەو کەسە دروست دەکات و کەسێکی هاوڵاتی ناسنامەی هاوڵاتی دەداتە خۆی کەسێکی هاوڵاتیەکی تەندروست دەردەچێت و ئیتر تووشی هەڵەیەکی کۆمەڵایەتی نابێت. بەڵێ مامۆستا یوسف ئەمەوێت باسێکیش لەم بارودۆخی ئێستا بکەین کە ڤایرۆسی کۆرۆنا لە ناوایە ئەرکی تاک لەم بارودۆخی ئێستادا چییە بەرامبەر بە پاراستنی خۆی بەرامبەر بە پاراستنی خێزانەکەی بەرامبەر بە پاراستنی کۆمەلگاش بەڕێستان وەکو پسپۆڕێکی دەرونی ئەم بارودۆخی ئێستا و ئەرکی بەرپرسیارەتی تاک لەم بارودۆخەدا چیە بە کورتی سپاس دەکەم. دەستە خۆش بێت ئەوە تۆ هەر وەڵامی پرسیارەکەی منت دایەوە ئێستا زۆر دکتۆرە بەڕێزەکان ڕاگانەکان ئەڵێن خۆپاراستن باشە لە چارەسەرکردن ڕێژەی مردن زیاترە بێ ڕێژێشتی تر زیاترە بێت وا خەریکە لە 100,000 کەس نزیکە بینەوە بەڵام خەڵکە ئێستاش دەڵێ ئەمە درۆیە دەڵێ ئەمە درۆیە ئەمە درۆیەکی گەمەی سیاسیەکانەوە نازانم چێ هێشتاش متمانە ناکات ئەمەیە کە یعنی ناتوانێت هەستی بەرپرسیارەتی لا دروست بێت هەستی بەرپرسیارەتی ئەوەیە چۆن پارێزگاری لە خۆت دەکەی کاکە نەخۆشیەکە ئەگەر ئەمە درۆ بێ یان ڕاست بیان شتێکە بێت ینی پاک و خاوێنی و دەشۆردن و ئاگە لە خۆبوون شتێکی زۆر باشە ئەمە ڕێنمایی تەندروستیە کە تۆ دەڵێ ڕێنمایی تەندروستیە واتە شتێکی ئیجابیە شتێکی ئارێنیە بەڵام لەبەرەوەی ئێمە هەستی بەرپرسیارەتیمان لە دروست نەبووە واروە لەبەرەوەی لێپرسینەوە بەرامبەر خۆمان ناکەین بۆیە ڕێز لە بیر و بۆچوونەکان بزانە گۆشەی دووەمە ڕێز لە بیر و بۆچوونەکانی تر ناگرین ئینتیمامان نییە لە بۆ خۆمان واروە ناتوانین ئیلتیزام بین بەو شتە بۆیە من تکا دەکەم
ئەمە هەستی بەرپسیاریەتیە ئەمە ئەگەر ئەم ڤایرۆسە بە هەر شێوازێکە بێ هەر پێناسەیەکی بۆ دەکەیت ڕێنمایی تەندروستی پاک و خاوێنی دەشۆردن بە شامپۆ تاقیمکردنی ماڵ ئەمانە هەمووی نەک لە ئێستاوە لە هەموو کاتێکەوە هەستی بەرپسیاریەتە بەرامبەر خۆت و ماڵ و منداڵەکەت بەرامبەر خێزانەکەت بەرامبەر کۆمەلگا یعنی تۆ هەر ژینگەی تۆ پیسە ژینگەی کوردستان ژینگەیەکی پیسە لەبەرەوەی ڕێژەی سەوزایی کەمە ڕێژەی ئۆکسسیجینت کەمە کاتێکە دەمام کە بەستی بۆ پارێزگاری خۆتە و پارێزگاری تاکە کەسی خۆتە ئیتر ئەو ڕێنمانەی لیان بڕێزان با بڵێن ئەوانەی پسپۆرەکان دەدەچن وەزارەتی تەندروستیان کەسانی پسپۆری پزیشکی ئەبێ ڕێز لە بۆچوونەکانیان بگرین و چونکە ئەوان لە بەرژەوەندی ئێمە قسە دەکەن بەڵام ئەو تەوەری تۆ ڕێک لەسەرەوە هاتووە لەبەرەوەی ئێمە هەستی بەرپسیارەتیمان نییە بۆیە زۆر زارشەیە نەخۆشەکان توشتە دەبن هۆشیاریمان نییە واتە هەستی بەرپسیارەتی بریتە لە وەعی بریتە لە هۆشیاریش ڕنگدانەوەی خودی کەسایەتی مرۆڤە ئەگەر هۆشیاریمان نەبێ هەستی بەرپسیارەتیشمان لە دروست نابێت هەستی بەرپسیارەتیمان نەبوو دوولەڕ و وەکو کەسانێک کە لە داستانێکە بژین دارستانێکە بژین و هەرەوەندە دەستەکانە خۆشەوە مامۆستایگیان زۆر سپاس مادومان کردی زۆر سپاس بۆ سەرجەملەوتەوە لا ڕێنمایەکانت زۆر سپاس بۆ مامۆستا یوسف عوسمان کە بەڕێزی ئەمسپۆری دەرونین و بەشەیەکی ڕاستەوخۆ لە ئەستۆدیۆکانمان لە شاری هەولێرۆ لەگەڵمان ئامادە بوون زۆر سپاس بەڵێ خۆشەویستان ئەچینە لای بڕگەی نیگا و دواتر لەگەڵتان بەرداوامە بین.
بەڵێ ئازیزان دوابڕگەی بەرنامەی ئەمڕۆمان تایبەتە بە فستیڤالی ساڵانەی هەنگوین کە ئەم فستیڤاڵە ئەمڕۆ لە شاری سلێمانی بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر یان ژمارەیەکی بەرچاو لە هەنگەوانان بە نمایشکردنی ژمارەیەکی زۆر یاخود لە چەندین جۆر لە هەنگوین و بەرهەمە خۆماڵەکان کە نمایش دەکرێت هاوکارمان ئەحمەد ئیسماعیل بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە فستیڤالەکە لەگەڵ ئێمەدا ئامادەیە. ئەحمەد سڵاو لێبێ و بەیانیت باش ئامادەکاریەکان بۆ فستیڤالەکە چۆنە یاخود لەکێوە فستیڤالەکە دەکرێتەوە و لەم کاتەدا کە ڤایرۆسی کۆرۆنا لە ناوایە ڕێککاری و ڕێنمایە تەندروستەکان چۆن پەیڕەو دەکرێت دەوێت فەرموو مایک لای تۆیە. بەڵێ سڵاو لە ئێوە سڵاو لە بینەران پێنجەمین فستیڤاڵی هەنگوین لە شاری سلێمانی لە پارکی ئازادی لە کەشوهەوای فێنیکی پارکی ئازادی جارە دەستی پێ نەکردووە چونکە بەڕووی میواناندا نەکراوەتەوە بەڵام ئامادەکاریەکان تەواو کراون و چاوەڕوانی هاتنی لایەنە پەیوەندیدارەکانن بۆ ئەوەی لەو ڕێگەیەوە بەڕووی هاوڵاتیانیشدا بکرێتەوە هەرچەندە ڤایرۆسی کۆرۆنا تەواو هەموو جیهانی گرتوتەوە بەڵام ئەو ڕووکار و ئەو چالاکیانی کە بۆ ئەم ڕۆی هەرێمی کوردستان و بۆ ئەم ڕۆی جیهان پێویستە ئەنجام بدرێن لە چوارچێوی ڕێنمایەکاندا ئەنجام دەدرێن لێرەش بەشێکی زۆری ئەو هەنگاوانانە بە ماسک یان لە چوارچێوی ڕێنمایەکاندان و بە تایبەت ئێرە کەشوهەوایەکی کراوەیە و دەتوانین بڵین لە پارکی ئازادی ئەنجام دەدرێت ساڵانە لەم کەش و هەوا کراوەدا ئەوان دەتوانن کارەکانی خۆیان ئەنجام دەن. فستیڤاڵی هەنگوین پێنجەمین جارێتی لە پارکی ئازادی لە شاری سلێمانی کە بە شێوەیەکی گشتی ئەنجام دەدرێت و ئەم ساڵش هەر بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە هەرچەندە زۆر لە چالاکیەکان ڕاگیران بەڵام فستیڤاڵی هەنگوینێکێک لەو چالاکیانی کە هەر لەو چوارچێوە ڕێنمایانەدا ئەنجام دەدرێت. ئێستا هەندێک لەو وێنانەتان لەلایە کە بەڕووی میواناندا هەنگاوانان هەنگوینەکانیان نمایش دەکەن و دەیانەوێت باشترین هەنگوین و دەیانوێت جوانترین و باشترین بۆ میوانان بۆ ئەو کەسانی کە ڕوو لێرە دەکەن و بیفرۆشن. بە تایبەت لێرە پێویستە ئەوە دەخرێتە ڕووکە ئەو سیقەیە یان ئەو متمانی لە نێوان هاوڵاتی و هەنگاواناندا هەبوو و هەیە پێویستە بۆ ئەوەی هەنگوینێکی باش و هەنگوینێکی ئەسڵ پێویستە و بفرۆشێت بەو هاوڵاتیانیان بۆ کڕارانەی کە دەیکڕن. من قسە و باسی زیاتر لەگەڵ کاک لوقمان دەکەم کارگێڕی کۆمەڵی هەنگاوانانە لە سلێمانی. کاک لوقمانم کاتت باش سڵاوت لێبێ فستیڤاڵەکە چۆن بەڕێوەچێت و چەند هەنگاوان لێرە بەشدارە و ئەو زانیاریانی کە سەبارەت بم فستیڤاڵە هەنچین بۆمان باسکی فەرم. ئەمە پێنجەمین فستیڤاڵی هەنگوینە لە شاری سلێمانی کۆمەڵی هەنگاوانانی کوردستان ئەیکاتەوە. کۆمەڵی هەنگاوانانی کوردستان کۆمەڵەیەکی پیشەی زانستی سربەخۆی بێلایەنە. ئامانجمان لەم فستیڤاڵە گەیاندنی باشترین هەنگوینە بە کڕیارەکانی کوردستان. دیارە هەنگوینی کوردستان یەکێکە لە هەنگوینە باشەکانی دنیا. ئێمە ئەمانەوێ ئەم هەنگوینە خۆماڵیە تێکەڵ بە هەنگوینی بازاڕەکان نەبێ و لەم فستیڤاڵانەیە بیدەین بە کڕیارەکانی کوردستان. باسیکی ئامارم بۆ بکە و باسی کەم بۆ بکە لێرە چەند هەنگاوان بەشدارە و لە سنووی پارێزگای سلێمانی ساڵانە چەند بەرهەم دێت هەنگوین. لەم فستیڤاڵی ئەم ساڵمانە 35 هەنگاوان 36 هەنگاوان بەشدارن. دیارە لە ژێر ڕێنمایە تەندروستیەکانەوە هەمویان پابندن بە ڕێنمایە تەندروستیەکان لە ژێر ئەو ئەساسە کردومانەتەوە. لە هەرێمی کوردستان جێگەی بەخێوکردنی ملیۆنان کورە هەنگە بێتەوە. لە سنووری سلێمانی نزیکەی زیاتر لە 120 بۆ 150 هزار سنووقی هەنگمان هەیە لە هەرێمی کوردستان لە سنووری پارێزگای سلێمانی. ڕێژەی قەبارەی بەرهەمەکە چەنەبێ؟ دیارە بڕی بەرهەم لە ساڵێک بۆ ساڵێکی کە ئەگۆڕێ ئەمە پەیوەندی بە کەش و ئاو هەوا و خزمەتکردن و هەندێک جار بچووکترین گۆڕانکاری لە کەش و ئاو هەوایە تەئسیری لەسەر بەرهەمی هەنگوین هەیە. بەڵام ئیمساڵ باشە لە هەندێ ناوچە ئەگاتە 5 کیلۆ لە هەندێ ناوچە 6 بۆ 7 کیلۆ هەنگوین لە کوورەیەکە هەیە. لە قەبارە گشتەکەی چەنەکە؟ لە قەبارە گشتیەکە تقریبا نتوانین بڵین 600 بۆ 700 تەن هەنگوین لە سنووری پارێزگای سلێمانی. کێشەیەکی لە نێوان هاوڵاتی و هەنگاوانان هەمیشە لە کابرا یان لەو فرۆشیارە دەپرسن بێ زەحمەت ئەسڵە یان لی دڵنیا دەبنەوە لی تەکید دەکەنەوە. ئەم فستیڤاڵانە چی بەرهەم دێنێت بۆ ئەوەی هاوڵاتیان زیاتر متمانیان هەبێت بۆ کەسانی کە لی دەکڕن؟ یەکێک لە ئامانجی سەرەکی ئەم فستیڤاڵی ئێمە ئەوەیە کە
ڕاستەوخۆ کڕیارەکان بێن هەنجوین لە هەنگەوانەکان بکڕن هەموو ئەو هەنگەوانانی کە لێرە بەشداریان کردووە ئەندامی کۆمەڵەکەی ئێمە کۆمەڵی هەنگەوانانی کوردستان کە زیاتر لە 3000 ئەنداممان هەیە و ئێمە بەڵێننامەمان بە هەموو ئەو هەنگەوانانە پڕکردوێتەوە کە بەشدارن و دڵنیاین لە باشی هەنجوینەکەیان بۆ ئەوەی کە ئەو گرفتن نەهێڵین کە لەسەر باشی و خراپی هەنجوین لە بازاڕا ئەمە ئامانجی ئێمە لەکردنەوەی ئەم فیستیڤاڵە بۆ ئەوەی کە ڕاستەوخۆ هاوڵاتی بێ هەنجوین لە هەنگەوانەکە بکڕێ و هەر گرفتێک لە هەنجوینەکە هەبوو ئێمە بەرپرسین لە پێدانی ئەو هەنجوینە باشەی بە ئەدرێتە هاوڵاتی تا توانین بڵین هەنگوین خواردنێکە لەسەر ئاستی جیهان داواکاری لەسرە ئەم بەرهەمەی کە لە هەرێمی کوردستان بەرهەم دێت تەنها بۆ بەشی ناوخۆ بڕکاتەوە یان ئەتوانین سوودی لێ ببینن بۆ دەرەوەش لە کوردستان ئەگەر بەراوردی کەین بە هەندێک وڵاتی دنیا ئێمە کۆمەڵگەیەکی هەنجوین خۆر نین بەڵام کوردستان جێگەی بەخێوکردنی وەکوتم هەنجێکی زۆرە بێتەوە و خەڵک دەتوانێت لە داهاتوە ئەو ئەتوانن هەنگەوانەکان ئەو بڕانجوونە زیاد بکەن لە کوردستانە ئێمە بەو شێوەی ئەتوانین هەم بازاڕەکانی خۆمان تەختیە بکەین و هەم بینێرینە دەرەوە هەنجوینی کوردستان لەسەر ئاستی دنیا لە فیستیڤاڵە نێودەوڵەتیەکانە پلەی یەکەم یا دووهەم یا لە دەیەکەمە هەنجوینەکانی جیهان بوو یەکێکە لە هەنجوینە باشەکانی دنیا کە ئەمەش هۆکاری باشی هەنجوینی کوردستان بۆ ئەو گەڕێتەوە کەش و ئاو هەوایەکی لەبارمان هەیە شاخ و گوڵێکی سروشتیمان هەیە لە کوردستانە کە ئەمە هۆکارن بۆ ئەوی هەنجوینی کوردستان یەکێک بێت لە هەنجوینە باشەکانی دنیا باشە کاکڕۆخمان پێوە چییە بۆی کە خەڵکی هەرێمی کوردستان هەنگوین خۆر نین دیارە ئەو هەندێک جار هەنگەوانەکانمان ڕاستە سنوورەکانی ئێمە هەندێک جار بە شێوەی قاچاق یا بە شێوەیەشی نایاسایی هەنجوونیەتە وڵاتەکەی ئێمەوە کە بە بڕوای ئێمەوە هەنجوین نییە و شەکراوێکی دروستکراوەوە هاوڵاتی پێویستە ئەمە بەکار نێنێت تۆ هاوڵاتی داوا لە هاوڵاتیانەکەم کە ئەگەر ئەیانەوێ هەنجوین بخۆن بێن ڕاستەوخۆ لە هەنگەوانەکانی بکڕن بێن لەم ویستیڤاڵانەیە هەنجوین بکڕن بۆ ئەوی کە خۆ هەم خواردنێکی تەندروستی باشیان دەست بکەوێت ئەو هەنجوینەی کە لە بازاڕەکانە ئەمە وای کردووە کە هەندێک جار ئامارەکان یاخود ئەو بڕێی کە ئێمە ئەمانەوێت لە کوردستانە سەرفیکەین ئەمە ئەبێتە هۆی تێکدانی ئەو بڕێی کە ئێمە ئەمانەوێت لەبەرەوە هەندێک جار ئامارەکان باش نین بەڵام هەنجوینی کوردستان هەنجوینێکی باشە و ئەکرێ هەنجێکی زۆر لە کوردستانە بەخێو بکرێ بۆ ئەوی کە هەم بەشی باشزاری خۆمان کە هەم بنێر دێتە دەرەوە سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ تەکانە سواس دەکەم بەڵێ من دەمەوێت هەندێک لەو هەنگەوانانە بدوێنین و سەبارەت بە هەنگوینەکانیان قسەمان بۆ بکەن کاک حاجی ئەگەر بیتە دەرەوە سپاس دەکەم بۆ ئەی لێرەوە قسەیەکمان بۆ بکەی پێم بڵێ هەنگوینەکانی تۆ چین و ئەمڕۆ لێرە چیت نمایش کردو فەرموو ئەگەر ئاوا ڕووکەیتە کامێرەکە هەنگوینەکان هەنگوینی پاڵاوتەمان هەیە شانەمان هەیە ئەوەی کا بە هەڵاڵەوەی بۆ نمونێ سەمە هەڵاڵی تایە ئەم هەنگوینە بۆ نمونێ سەمە هەڵاڵەیە هەڵاڵەکە تێکەڵ کراوە سعرەکەی جیاوازە هەموو نەوێشی تایە بەڕام ڕەنگەکانی گۆڕێت باشە ڕەنگەکانی گۆڕێت باشە چەند جۆرت لایە 6 جۆرم لایە چی هەنگوینی ترش هەنگوینی تاڵ هەنگوینی ریاڵ هەنگوینی شانەوار بۆ قاوەیی و هەیە قاوەیە هەیە ڕەشە هەیە زەردە باشە ئەمە لە کوێ بەرهەمێنن چۆن بەرهەمێنن چۆن وا لە خەڵکەکان متمانەی هەبێ بەما هەنگوینەکانتان وەڵاهی بتمانە ئەو کەسە وجدانی خۆیەتی کە هەنگ بەخێوەکە وجدانی خۆیەتی هەنگەوانی ناهیچی لەگەڵ ناکرێ ئێمەی بینی کوێستانەکان ئێمە هاوین جستانە نەبینە گەرمێن و هاوینانی بینەوە کوێستانەکان هەتا هەنگوینێکی جوانمان بۆ کە هاوینە جوانەکە کە نامانە بازار کەس گلەی لێمان نەبۆشکول من 30 ساڵە خەریکم لەخوا بەزیابێ کەس تەلەفۆنیش بۆ نەگرم لە هەنگوینەکە خراپ بوو هەنگوینی ماڵی خۆم فرۆشتووە هەنگوینی کەسم نەکردوە بیفرۆشمەوە هەنگوین بیستمانە هەر شیرینە تۆ هەنگوینی تاڵیش لای تاڵشم لایە ژیاکانی گۆڕێ قوربان شوێن هەیە تاڵی تۆزی هەیە پێڵن تاڵی تۆز جایەکە هەنگوینەکە تاڵ دەرەچی شوێن هەیە ترشی زۆرە جای کەمە ترشی زۆرە لە گولی ترشەکانی گرنگەکە ترش دەرەچی باشە دەست خۆش بێ زۆر سپاس ئەمە هەنگاوانی تریش قسەمان بۆ بکات سپاس بۆ تەکانی تۆ زۆر سپاس ئەم کاتت باش سڵاوت لێبێ باسی هەنگوینەکانی خۆتمان بۆ بکە ئەمڕۆ لێرە فستیڤالە کراوە و دەرفەتێکی باشە ڕخسێنێ بۆی هەنگاوانان بتوانن بەرهەمەکانیان لە بازارێکی ئاوادا بخەنە ڕوو تۆ چیت لایەوە چەند جۆرت لایەوە نرخەکان لە لای تۆ چین
ئێمە سێ زۆر هەنجینمان لایە یەکێک لەوانە ئەم ڕێاڵەیە دوو شانەیە سێ ئەم بازنە خرانەیە بەڵام هەموو لە ئاستا یەک هەنگەوانە یەک هەنگەڵانە کە هەنگەڵانی خۆمە ئێمە بەرپرسین لە ئەم ماڵە کە بە خەڵکی ئەفرۆشین لەبەرەوەی کە لۆگۆی لەسرە ڕقەمی خۆمان لەسرە بۆ متمانە بگێڕینەوە لە بینی کڕیار و فرۆشیارە ئەمڕۆ کریار و فرۆشار کێشەیەشی وای بۆ دروست بە کە هەنجونی دەرەوە بۆتە مشکیلە بۆ تەواوی هەنگەوانان ئەمە کێشەکەی ئێمەوینی ڕیاڵ ئەمە ڕیاڵیان شیلەکەیەتی تەناشیلەکە بە مەشینە لە ناو شانەکانە لە ناو شانەیە هاتوتە دەرەوە وەسایلی خۆی هەکەی کە نام شار ئەم مینەوە ئەیفرۆشین باشە باسی نرخم بۆ بکە نرخەکان لە چەند بۆ چەند دەست پێەکانمان هەیە لە 40مان هەیە 45مان هەیە 50مان هەیە 60مان هەیە بە پێی جۆری بە پێی نوعێتی هەنجونەکەیە ئەنی هەتاکردووە ئاوا ئەو نرخانە ئاوا جیاواز بێ ئێوە چۆن بە پێی ڕەنگەکانە بە پێی شازی جوانەکانەمە هەموو یەک قیاسە لە باسی مختبەرە بەڵام هەیە ئەمە ڕەشە زەردە سپیە سوورە جا بە پێی شوێنەکانی ژەگۆڕێت تاڵە ترشە مزرە ئەمەش شازەکانی ساڵ چەند بەرهەمتە بووە ڕەمەت بەرهەمەکە هەر هەنجینمان هەبووە لە هەنگە خۆ ئەمڕۆ لە وڵاتی ئەمە تەنا هەنجینە بێت بەرهەمێشکەیتیانی هەنگ ناژە هەرمان هەیە نە هەڵاڵەمان هەیە نە ڕێاڵی مەلەکیمان هەیە کە لە وڵاتەکانە ئینتاجێکی باشیە بەس بە حیف لە وڵاتی مەتەنا هەنجین بازاری هەیە باش ئەتوانن بەرهەمەکانتان لە بازارە ساخ بکەنەوە ئەتوانین بە کەویش کەم ساغی بێتەوە بەهۆی ئەمڕۆی بێموچەی و بێمەعاشی و بێمەعیشەت و کەسابات کە کەمە لە وڵاتەکە خەڵ معیشەتی کەمە تۆزە کەمتر سەرفە بێت کەواتە داواکاری ئەوەی هەنگاوانان چییە لە کۆمەڵی هەنگاوانانی کوردستان بۆی بتوانن بەرهەمەکانتان زیاتر لە بازارەکانی هەرێمی کوردستان و بازارەکانی دەرەوەش ساغ بکرێتەوە ئێمە داواکاریمان لە کۆمەڵی هەنگاوانان ئەوەیە کە ڕێگر بن لە ئەو هەنجوینی کە لە دەرەوەی وڵات دێنە وڵاتەکەی ئێمەوە ئەمە یەک دووش هەموو هەنگاوانێک جێگای سێخە و متمانە بێ لۆگۆی هەبێ ڕقم موبایل هەبێ فاحسی مختبەری هەبێ کە خەڵک بتوانێت متمانەی پێ بکە کەواتە ئێوە بەدەر لەوەی کە لێرە لە فستیڤالن ئەبێ پابندی ڕێنمایە تەندروستیەکانش بن بە دەستکێش و بە ماسکەوە بە تاکید لەم ڕۆژە خۆتان نەزان وەسەی وڵاتی ئێمە چۆنە بێ خۆ پارێزی هەم بۆ خۆشمان بۆ بەرامبەرەکەشمان لە خزمەتتان چەند ساڵە خەریکەم کاری 12 ساڵە دوان ساڵە خەریکی کاری هەنگاوانیم بەڵێ ئەمە هەندێک لە وێنەکان پیشانی بینەران بدەین کە لێرە هەنگاوانان خەریکی کاری فرۆشتن و ئامادەکاریەکانی خۆیان دەکەن بۆ فرۆشتنی هەنگینەکانیان و لێرەوە دەیانەوێت زیاتر بەرهەمەکانیان بە بازارەکاندا ساغ بکەنەوە و تەنانەت چەندین جۆری جۆرا و جۆریان لەلایە هەندێک لەو هەنگوینانی کە لێرن ماسکەکەت بەکار بێنەرەوە بۆ لێدوانەکەش کێشە نییە هەر پێویستە پێ بێ ئەم کاتەوە باش باشە بازاری ئێرە پێتان وایە چۆنە بێت وە ساڵانە ئەم فستیڤالە ڕێک دەخرێت چۆن دەتوانن بەرهەمەکانی خۆتان ساغ بکەنەوە سڵاوت لێ بفەرمو سڵاو لە جەنابشت بەخێربەی ئێستا ئێمە تەبانەمە پێنجەمین فستیڤاڵی هەنگاوانانە لە پارکی ئازادی سلێمانی ئەو پێشنگایانە بۆ ئێمە گرنگە هەم بۆ هاوڵاتیانیش گرنگە لەبەرەوەی ئێستا ئەمە وەکو هەنگاوانان خۆمان هەنگوینی خۆمان لێرە ئەێنین نمایشیەکەین هاوڵاتیانیش ئەتوانن ڕاستەوخۆ بێن هەنگوین لە دەستی هەنگاوانەکان خۆیان بکڕن کەواتە پێت وایە بێ لە دەستی یەک لە کەسەکە خۆی بکڕی باشترە تەبان لەبەرەوەی ئێستا من خۆم هەنگاوانم خۆم ئەزانم ئەو هەنگەم چۆن پەروەردە کردووە خۆم ئەزانم چۆن کوێستان و گەرمێنم پێ کردووە اینجا ئەو هاوڵاتێکە دێ هەنگوینە منەکرێ من تاان کارتی ئێمە ڕقم موبایلی ئێمێ ئەو هەنگوینێ من کە دەیدەم بە هاوڵاتی کە پەسەندێکا ساڵانە تەلەفۆن بە خودی هەنگاوانەکە ئەکات و ساڵانە ئەتوانێت هەنگوینی خولاسە هەنگوینی ئەسڵ لە خودی هەنگاوانەکە بکڕێ لەم چوارچەوەی فستیڤالێ بێ پابندی ڕێنمای تەندروستیەکانیش بین دەستکێش و ماسک بەکاربیێنی تەبان بە دڵنیاییەوە بەڵێ بەتەکی دوایە باشە ئەی ئێوە ئەتوانن لە ماوەی ئەم چوار ڕۆژێ بەرهەمەکانتان ساغ بێتەوە واللهی ساڵان سوپاس بخوای گەورە باش بوو بەڵام ئەو ساڵ بە حکمی قەیرانی دارایی و بە حکمی نەبوونی موچە و ئەوانە لەوانەیە تەسیری هەبێت طبعا ئێمە لە سەعری شایسا ڕەچاوی ئەوە ئەەکەین ئەینی لە چاو ساڵانە هەرزانتر ئەیدەین بە هاوڵاتیانەکانی ئەم ساڵ لە لای تۆ لە چەند و بۆ چەند دەست پێکە بۆ نمونێستا ئەمە هەنگوینی دارمان هەبوو هەنگوینی شاخمانە بوو ساڵانە ئەماندا بە 130,000 بە 120,000 ئەم ساڵ ئەیین لە دەوری 100,000 هەنگوینی زەمبیلمان هەبوو ساڵانەماندا لە دەوری 70,000 ئێستا ئەم ساڵ ئەیین لە دەوری 60,000
سنووق لە دەوری 40 بۆ 50 بۆم ساڵی دێن بە 40 بە 35 ئەوە سەیرانە ینی بەڵێ بەڵێ بۆ 10,000 ینی هەتا گرانتر بێت تقریبی زیاترماندا بەزاند و باشە تۆ لە ماوەی ئەم بەرهەمی ئەم ساڵتدا چەند کیلۆت بەرهەمێناوە چەند بەرهەمێناوە ئێمە تەبعاان هەنگوینی شاخمانەیە و هەنگوینی دارمان هەیە ئەوانە خۆڕستکن ئێمە ساڵانە بڵین بە دوای هەنگوینی کێوە ئاگەڕی ئەوانە بەرهەمەکەی کەمە ینی تقریبی لەوانەیە ساڵانە 40 بۆ 50 کیلومان دەستکەوێ هەنگوینی دار بەرهەمی خۆشمانی هەنگی خۆمان ئەو هەنگانێکە کوێستان و گەرمێنی پێەکەین تقریبی لەوانەیە ساڵانە بگاتە 600 بۆ 800 کیلوەیەکە ئەوە نەمان بەرهەممان هەبێت سواز بۆ جەنابشی زۆر سواس یاخوا بەخێر بەڵێ ئەو زانیاریانی کە لێرە هەن سەبارەت بە ئەو کارانەی کە لێرە ئەنجام دەدرێت لە فستیڤاڵی هەنگوین کە نزیکەی زیاتر یان نزیکەی دەتوانین بڵێن چل هەنگەوان بەشدارە و دەتوانن ئەوان بەرهەمەکانی خۆیان ساغ بکەنەوە و ئەمەش دەتوانین بڵێن دەرفەتێکی زیاتر گرنگە بۆی متمانەی زیاتر لە نێوان هەنگاوانان و هاوڵاتیان دروست بکرێت بۆی لەو ڕێگەیە لە دەستی یەک بتوانن هەنگوینی ئەسڵ بکڕن و سوودی لێ ببینن. بەڵێ سپاس بۆ پەیامنێرمان ئەحمەد ئیسماعیل کە بەشێکی ڕاستەوخۆ لە سلێمانی و لە پارکی ئازادی لە فستیڤاڵی ساڵانەی هەنگوینەوە لەگەڵ ئێمەدا ئامادە بووی. سپاس بۆ تۆ سپاس بۆ هەریەک لە میوانەکانن. بەڵێ خۆشەویستان کۆی پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەش کردن هەتا سبەینەوە پرۆگرامی تینۆ پێتانەگەینەوە کاتێکی خۆش ئاسوودە بن.